بەڕێزان لارکەن جارێکی سڵاتان لەبێ خۆشحاڵین بۆ جارێکی تر بە دیدارتان شاد دەبم. خۆشحاڵەکەمەوەی لەگەڵ کۆمەڵە خوێندکار و چەند دکتۆر و خەڵکێکی تایبەتمەندی تر جارێکی تر باسی ئەو هۆکارانەکەین کە ئەم وڵاتە بەرە و کارەسات خەریکە دەبات. هەفتەی پێشوو بینیتان بەرنامەکەم لە هەولێرەوە ئەو کارەساتە گەورەی کە لە پرۆگرامەکەدا خرایە ڕوو سەبارەت بە پیسبوونی ژینگەی کوردستان و هۆکارەکانی پیسکردنی ژینگەی کوردستان. بەڕاستی ئەوە پەیوەندی بە دەردانی ئەو گازە ژەهراویانەوە بوو کە لە ئەگزۆزی ئۆتۆمبیلەکان لە مۆلیدەکانەوە هەروەها ئەو ساختەکاریەی لە دروستکردنی بەنزینی بەحساب بە کواڵەتی لە وڵاتەدا دروست دەکرێت. ئەمڕۆ لە لایەنێکی ترەوە باسیەکەین ئەویش بەکارهێنانی ئەو کەلوپەل و قاپ و قاچاغانەی کە لەم وڵاتەدا بەکاردێ و پێویستە مادە پلاستیکیەکان پشکنینی زۆر وردی بۆ بکرێ اینجا بێتە هەرێمی کوردستان و بگاتە قۆناغی بەکارهێنان. ڕاستی ئەمەوێ پێتان بڵێم کە بێ بەڕۆحێتی پێشمەرگە سەرەتایەکانی شۆڕشی ئەیلول و شۆڕشی نوێ جارێکی تر دەست بکەینەوە بە خەبات. ئەبێ لیژنەی اختیالات لە ناو شارەکانە دروست بکەین ئەم جاریان بۆ کوشتن و لە ناوبردنی مادە ژەهرینیەکان. ئەبێ جارێکی تر تەنزیمات دەست پێ بکەینەوە، بێت جارێکی تر ڕێخستن دروست بکەینەوە بۆ بەهێزکردنی ڕێکخراوە ژینگەیەکان لە هەرێمی کوردستان. هەندێک جار ڕەنگە ئەم بەرنامانە زۆر مشەوق نەبێت، بەڵام بێزار مەبن لێی لەبەرەوەی کە ڕاستی 10 ساڵی ڕێکی پێچوو هەتاوەکو بە بەردەوامی چ من چه هاوڕێ میدیاکارەکانی ترم لە کۆی کەناڵەکان کارمان کرد تاوەکو حکوومەتی ئەم وڵاتە بە یەکجاری بەکارهێنانی عەلاگەی ڕەشی بۆ خۆراک و سەوزە و میوە قەدەغە کرد. وڵات هەیە 20 ساڵ خەباتی کردووە تاوەکو بواری پلاستیکی چا کردوێتەوە. لەبەرەوە ئەگەر هەموو هەفتەیەکیش ئێمە قسە بکەین لەسەر ڕوبەڕووبوونەوەی شێرپەنجە بەڕاستی هێشتا کەمە. حەقە هەموو کەناڵێک کاری لەسەر بکە و حەقە حەملەی گشتی بکەین. ئەمڕۆ من ئەو کەسانە ئەو دکتۆرانە ئەو خوێندکارانی کە توێژینەوەی زانستی و کیمیاویەکەن لەسەر ئەم بوارانە توێژینەوەکانیان لە بواری ژینگەدایە بەڕاستی من وەکو پاڵەوانی نیشتیمانی سەیریانەکەم و ئێوەش هەرێکێکتان حەقە وەکو پاڵەوانی نیشتیمانی سەیران بکەن. باوەڕم پێ بکە خانەوادا ئەناسم 4 کەسیان تووشی شێرپەنجە بووە. واتە چۆنەوترێ مردن لە ڕێگەی هەمومانایە؟ ئەگەر وا بڕوات ئەو کاتە شێرپەنجە لە ڕێگەی هەمومان نابێت. جارێکی ترێوەش بەخێر بێن مامۆستایانی خۆشەویست، خوێندکارانی خۆشەویستی ڕاگەاندن و ژینگە. سپاس هیوادارم ئەو بۆشایانەی کە من لە پرسیارەکان ماپڕی ناکەمەوە ئێوە هاوکارم بن و پرسیار و تێچێنی جوان بۆ میوانەکانم. جارێکی تر بەخێر بن. هاوکارم ئەرکان راپۆرتێکی حازر کردووە با سەیری بکەین بە هەمومان. لە کارگەیەکی گەورەی بەرهەمهێنانی ئاوی خواردنەوەم بە دوای وەڵامی پرسیارێکدا وێڵ بووم ئایا ئەو ئاوەی کە بە ڕنگ و خەبارە و ناوی جیاواز لە زۆرنەی ماڵ، دوکان، مارکێت و بازارەکانی کوردستاندا هەن و ئێمە ڕۆژانە لانی کەم لیترێکێنین بەسەرمانەوە، هی ئەوەیە کە بێخەم بینیان حەقە جارێکیش پرسیارێکی لەبارەوە بکەین. بە دوواداچوون بۆ کواڵیتی ئاوی خواردنەوە یان ئەو ئاوە دەکەین کە بە ئاوی جام و ئاوی دەبەی پلاستیکی ناسراوە. لە گۆشەنیگای ئەو گومان و دوودڵیان هەندێک جار توێژینەوە و راپۆرتە تەندروستیانەی لەسەر پرۆسەی بەرهەمهێنان تا گواستنەوە و کۆگاکردنیان لەسەریان هەیە. بۆ ئەمە پسپۆڕێکی بایۆلۆجی بەشێک لە وردەکاری ڕێکارەکانی ئەو پرۆسەی بۆ ڕوودا و ڕوون کردەوە. بەشی یەکەم بڵۆمۆت بوو بتڵەکە دروستەکە، بەشی دووەم لێ بڵی لێرە، بەشی سێم فیلەرە. بتڵەکەت بۆشوە ئاوی تێکات ڕاستەخۆ کەپی لێدات بە کەپسی ئەڕواتە دەرەوە. لە هەرێمی کوردستان زیاتر لە 20 کارگە و کۆمپانیای بەرهەمهێنانی ئاوی خواردنەوە کار دەکەن. بەشی کیمیاوی هەموو سەعاتێک بطلع ئاو فحسەکات بۆ فحسی کیمیاویەکانی pH، TDS، کۆنداتیڤیتیە، ئۆزۆنەکە تایەتی، تێربدیتیتی، هەموو سەری سەعاتێ ئەم فحسانە ئەکرێت. بەتەنیا لە سلێمانی 8 کارگە هەیە کە زۆرینەیان شێوازی کارکردنیان لە یەک دەچێت و
هەمووشیان ئاوی بیر و ژێرزەوی بەکاردەهێنن. چەندین جار لە 2014 بەردەوام لیژنەکانی قایمقامێت و هەموو لایەنە پەیوەندیدارەکان بە دوواچوونیان کردووە هەر جارێ فەحس کرابێ هەر لە هەر شوێنێک لە هەر کاتێکا بوو بێت ئێمە هیچ مشکلەیەکمان نەبووە هەتا ئێستا هیچ سزایەکی سەربێچیمان نەبووە. جانی من چۆنی تەلەڤیزیۆن ڕووداوی چوومە لای لیژنەکان هاتم بۆ قایمقامێتی سلێمانی دەمویست بزانم لیژنەکانی چاودێری چی لەبارەی کارگەکانی ئاو دەڵێن. ئێمە چاودێری بەردەوامیانەکەین و ئەوانەی کە هەیە تا ئێستا هەمووی لە پشکنین دەرچوو هیچ کێشەیەکی هەیە سزا درراوی یا سزا بدرێت. بە تاکید کارگەش هەبووە داش خراوە هەیە سزا دراوە چکە جۆری پلاسیکەکەی باش نەبوو یاخود لە پشکنینێکا دەرنەچووە چەند جۆرێکمان هەیە بەڵێ لەوەی بە پێی بەدەدەچوونەکانی ڕوودا و تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان تاقیگەیەکی وردی تەواو پێشکەوتوو نییە کە بە پشتبەستن بە ستانداردی جیهانی راپۆرت لەبارەی پێکاتە و چۆنێتی بەرهەمهێنانی ئەو جۆرە ئاوانە بکات. ئەوەی کە هەیە تاقیگەی زانکۆکان و دامەزراوەکانی سەر با وەزارەتی تەندروستی کوردستانە کە زۆر جار وەک دەڵێن ڕەنگە تێبینی و توێژینەوەکانیان وەک ئەوەی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO دەیڵێت نەیپێکێت. زۆر جاریش کارگەکان لەسەر ئەرکی خۆیان نمونەی ئاوەکانیان بۆ پشکنین دەنێرنە دەرەوەی وڵات. ئەرکان عەلی ڕوودا و سلێمان. بەڕێزان جارێکتر سڵاوتان لەبێت مامۆستا کارزان لە جەنابتەوە دەست پێکەم. هەڵبەتە پلاستیک بە تەنیا بچووک ناکرێتەوە لە مەسەلەی دەبەی ئاو و کارگەکانی ئاوی ئەم وڵاتە بەڵام لەبەروی بەکارهێنانی ئاو ئەوەندە بەرفراوانە لە هیچ شوێنێکەوە قسە پلاستیک بکەی ناتوانانی خۆتی لێ بدزیتەوە. هەڵبەتە دەستی یەرکان خۆش بێت لە دوا کۆمنتەوە دەست پێکەم مەڵێ هەندێک جار پشکنینەکان وەکو ڕێکخراوی WHO ئەو مواسەفاتی ئەوان داوایەکە نایپێکێ لە وڵاتە تەنیا وەکو ئەوە نایپێکێ یا تۆ گومانت هەیە لەوەی هیچ کام لە پشکنینە زۆر پێویستەکان بۆ پلاستیکی وڵاتە بکرێ هەر لە سەرچاوەکانەوە. زۆر سوپاس دەست خۆش بێ بڕاستی یەکێکە لە تۆپیکە هەرە گەرمەکان ئێستا لە دنیادا مەسەلەی پلاستیک من حەزەکەم ناوێکی تری لێنم ئێستا ئێمە لە قەیرانی پلاستیکین بەڕاستی جا چی ئەم قەیرانە چی قەیران ئاڵۆستر دەکات چی گەورەتری دەکات چی وای لێ دەکات زووتر کارمان تێ بکە ئەوەیە کە یعنی بەدەمیەوە نەیت نەزانی ئەمە قەیرانە کێشەکە ئەوەیە تۆ نەزانی ئێمە ڕوبەڕووی قەیرانێک بووینەتەوە وەکو نەخۆشیەک وایە کە تۆ نەزانی نەخۆشە نیشانەی نەبێ واد لێ دەکات تووشی زوو لە ناو دەبات تووشی مردنی پێشوەخت دەکات ئێمە ئەمڕۆ تووشی ئەو قەیرانە بووین بۆیە یعنی بەلای تۆ پلاستیک ئێستا لەسەر کورد لەسەر بنیادی ئینسانی کورد تەندروستی ئینسانی کورد بەڕای تۆ لە درۆنەکانی تورکیا و ساڕۆخەکانی ئێران مەترسیدارترە؟ باوەڕت هەبێ ئەوەندە قوربانی هەیە زیاتریش بەڵام قوربانەکەی ئەو بە چاو دەیبینی دەزانی ئێستا کۆمەڵێک لاشە کەوتون بەڵام هی پلاستیک لاشەکە دەکەوێت بەڵام نازانین هۆکارەکەی ئەوەیە بۆیە پلاستیک ئەمڕۆکا کە ئێمە یا هەموو شتێکمان بۆتە پلاستیک هەموو دەوروبەرمان ئێستا لەم ژوورە سێری کە 20 جۆر پلاستیک دەژمێری پلاستیک کێشەکەی ئەوەیە کە تۆ هەڵی دەمژی کە تۆ دەی خۆی دەچێتە ناو خۆراکتەوە کە تۆ دەسی لێ دەدەی ئەمانە کە ئەم تەعاملی کە ڕۆژانە باشە بەس ئەم دوو ڕستەیەت تۆزێ سەرنجڕاکێشە پێم وایە بۆ بینەران پلاستیک بۆ هەڵەمژین پلاستیک بۆ لە هەوایە هەیە پلاستیک بۆ ئەچێتە خوێنمانەوە لەبەرەوەی پلاستیک کۆمەڵێک لە چەندەهات لە سەدەها مادەی کیمیایی پێکات وەزانی لەم سەدەها مادەی کیمیایی ئەم مادە کیمیانە لەم پلاستیکە نامێننەوە لێ دەبنەوە ئەم مادە کیمیانی لێ دەبنەوە ئەویش دەوەستێتە سەر کوالیتی ئەو پلاستیکەی کە دروست دەکرێت بەداخەوە لە کوردستانە یەکێکن لەو جۆرە پلاستیکەی کە هەیە بە ئاسانی ئەو مادە کیمیان ئازانی 3000 دانەیان بە تەواوی لەلایەن ڕێکخراوە جیهانیەکانەوە بۆ نمونە CDC و WHO UNەوە کۆنفێرم کراون کە ئەمانە مشکلەی تەندروستی دروست دەکەن لێ دەبنەوە دێنە ناو ژینگەوە دێنە ناو خۆراکەوە دێنە ناو هەواوە هەڵی دەمژی ڕەنگە یعنی ئەو وڵاتانەی کە کواڵیتی کۆنتڕۆڵیانەیە هەوڵیان ناوە ئەم 3000 جۆرە زیان بەخشە
زۆر کەم بەکار بهێنن و زۆر ڕێگری لێ بکەن. هەوڵی بە جۆرێک هەوڵ دەدەن کوالیتی پلاستیکەکەوا لێ دەکەن کە کەمتر بەر ئەو دۆخە بکەوێت کە ئەو مادانی ئەم 3000 لە وڵاتی ئێمە وەزعمان چۆنە لەگەڵیان؟ من باوەڕم وایە کوالیتی کۆنتترۆل لە ڕووی پلاستیکەوە زۆر للاوازە ئەبێت چەند پشکنین بۆ پلاستیک بکرێت لە سنوورەکانەوە. ئەبێ پشکنینی تەواو بۆ پلاستیک بکرێت بۆ کوالیتەکەی ئەو جۆرە هەڵبژێرێ کە گۆڕان کارە ژینگەیەکان بە دیاری کراوی مەبەستم ئەمە شتی گشتیە بە دیاری کراوی دوای چەند پشکنین ئەتوانی بڵێ ئەم پلاستیکە ساڵحە ڕێپێدراوە تەندروستە بۆ بەکارهێنان. ئەزانی کاک ڕەنج ئەگەر تۆزێ ڕێم پێ بدەی بۆی من وەڵامەکان بڵێم یەکێک لەو شتە زۆر گرنگانی کە دەکرێت بۆ پلاستیک دەبێت پێویستە بە پێیستاندارەکانی دنیا بێ ینی کۆمەڵێک مادەی کیمیایی هەیە و مادە کیمیانی کە وتم ئەوەندەی تێدایە ینی بە ئاسانی لێ نەبێتەوە کوالیتەکەی باشە. ئێمە لە دووشت پلاستیک تەبعاً ئێمە ناتوانین بەر لە پلاستیک بگرین. حەزەکەم ئەوە باسکەم بەڕێزان پلاستیک یەکێکە لە داهێنانە باشەکان لە دنیادا کە کاری مرۆڤی ئاسان کردووە بە ئاسانی ینی بە ئەگەر شتێک بە ئاسن دروست دەکرێت یان بە مادەیەکی گرانتر چ لەوەی بە پلاستیک دروست دەکرێت هەرزانتر دەست ئێمەکەوێ ینی دەست هەمومان دەکەوێت بۆیە ئاساییە پلاستیک هەبێت لەسەر مێزەکانمان لە ماڵەوە لەو کەلوپەلانی بەکاری دێنین بەڵام ئەوەی ئاسایی نییە کە ئێمە نەزانین چۆن مامەڵی لەگەڵا بکەین چونکە مامەڵەکردن لەگەڵ پلاستیک ئەتوانین مەترسیەکانی دابەزێنین ناتوانین مەترسی سپەرکەینەوە بەڵام ئەتوانین مەترسیەکانی دابەزێنین. ئێمە بەکارهێنەرین ئێمە هاونیشتیمانین. بڵێ هەرچەندە نەکبەتی کووردە دەنا بەڕاستی من حەزم ناکرد خەڵک هیچ لە پلاستیک بزانە حەزم ناکرد هیچ لە ژینگە بزانە حەزم ناکرد خەڵکی ئەم وڵاتە هیچ لە نەوت بزانە. ئەم هەموو زانینە پیری کردوین لە وڵاتە ئەم هەموو زانینە قوربەسەری کردوین لە وڵاتە. ئەزانی ئەگەر ئێمە دا و دەستگایەک هەبووە ئەگەر ئێمە کەسانێک هەبووە لە وڵاتەدا بەشی ئەو پارەی کە وەریەگرن سەیری ئەوە مەکام ڕۆموچەنیە خۆ یعنی خەڵکێکەیە چەندین ساڵ لە موچەی ئەم شتانە وەردەگرێ وایەوە نیە. ئەگەر خەڵکێک پارێزگاری خەڵکی ئەم وڵاتی بکردای دا و دەستگای ڕێکوپێک هەبووە ئەسڵەن پێویستی ناکرد من دابنیشتم سەری خەڵک بێشێنم بڵم پلاستیک ئەم مادێ و ئەم مادێ و ئەو مادەی تێدا. لەبەرەوە ئێستا ئەوەمان پێ بڵێ وەکو توێژەرێک وەکو مامۆستایەکی زانکۆ لەم وڵاتە بە حساب حدود هەیە بە حساب چاودێر هەیە بە حساب دا و دەستگا هەیە بە حساب دەستەی ژینگە هەیە بە حساب هەزاران کارمەندەن ئیشەکانیان ئەمەیە. پێم بڵێ ئەم دوژمنەی کە باسی یەکەی جەنابی شێوەنەی تر ڕۆحمان مەبە ئایا ئەمە ئەو جۆرە خراپانە لە ناو بازاڕەکانی ئێمە هەیە ئایا ئەمەیە لە حدودەکانەوە دێ ئایا توێژینەوەتان کردووە ئایا قسمی کیمیای ئەم وڵاتە ئایا دا و دەستگاکانی توێژینەوە ئەکادیمیا لە زانکۆکانی کوردستان قسەی زانستیان چییە؟ چونکە من گەورەترین سەریەشەم لەگەڵ مەسئولینی ئەم وڵاتە ئەوەیەڵەن هەندێک کەس لە خۆیەوە قساکە تۆش لە خۆتەوە قساکەی؟ کاک ڕەنج ئێمە تیمێک لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی فەندێکمان وەرگرتووە کە بە هاوکاری زانکۆ تەبان سەرۆکایەتی زانکۆ لەگەڵ سنتەری ئەنجومەنی توێژینەوەی ئیسپانیا باشە بەس دیراسی ئەوەمان کرد بزانین ئایا پلاستیک گەشتۆتە کوێ لەم وڵاتە تۆ بێ یەکەم جار بزانی گەشتۆتە کوێ یعنی ئەو مادانەی کە لەم پلاستیکە دەبنەوە ئێستا پێ دەڵێم مایکرۆپلاستیک و نانۆپلاستیک و ئەوانەیە کە دەبنەوە ئەزانی لە 65 مەتر قوڵایی دەریاچەکانمان ئێمە سیدیمنتمان دەرێناوتەوە ئەوەی لە بنیادەنیشێ ئەزانی ڕێژەیەکی زۆر 40 جار زیاتر لە ستانداری نێودەوڵەتی پلاستیکمان دۆزیوەتەوە مایکرۆپلاستیکمان دۆزیوەتەوە فەحس کراوە لە کوردستان ئەم فەحسەم نەکردووە. من کەسێکی توێژەرم دەزانم زۆر قورسە لە کوردستانە توێژینەوە بکەیت لەبەرەوەی ئەو شتانی کە پێویستن بۆ توێژینەوە بە ئاسانی دەست ناکەوێت. لە UCL لە یونیڤرسیتی کۆڵێج ئۆف لەندەن لەوێ لەگەڵ تیمێک لەوێ دراسەمان کردووە مایکرۆپلاستیک لە ناو سیدیمنت 65 مەتر لە ناو ئاوە لەسەر ڕووی ئاوەکە وەرمان گرتووە لە مەترێک لە ژێر ئاوەکە وەرمان گرتووە لە سیدیمنت وەرمان کردووە پلاستیک هەیە. کاکە ئەمە پلاستیکیانی کە هاتە ئەوێ کەواتە دێتە ناو خواردنی دەریاوە دێتە ناو ماسیەکانمانەوە هاتە ناو ماسیەکان ینی لە ناو جسمی ئێمایە بەپێی تازەترین ئامار ڕۆژە هەفتانە هەمومان 5 گرام پلاستیک دەخۆین. 5 گرام پلاستیک کاریگەری زۆرە لەسەر جەستەی ئێمە بەڕێزان دوو کاریگەری زۆر گەورەیە حەزەکەم کاتی برادران نەگرم زۆر بە کورتی بۆت باسکەم ئەم کاریگەریانە چین ئەگەر من ڕێگری لێ نەکەم ئەمە دروست دەبێ. یەکێک لە کاریگەریەکان خۆی بەگشتی پێی دەوترێ مردنی پێشوەختە پلاستیک نایەڵێ تەمەنی خۆمان تەواوکەین بەڕێزان پلاستیک پێش ئەوەی تەمەنی خۆت تەواوکەی معدەلی تەمەن دادەبەزێنێ
دادەبەزێنێتە خوارەوە. یەکێک لەوانە مەسلەی کانسەرە. کۆمەڵێک مادەی لێ دەبێتەوە ئەمە ئەگەر من لێرەش توێژینەوەم لەسەر نەکردوێ لە دنیادا سەلمێنراوە کە ئەم مادانە دەبنە هۆی شێرپەنجە بۆ لەبەرەوەی تەسیرات لە جینات دەکەن و بازان دروست دەکەن. یەکێکی تر لەو مشکلانەی کە ئێستا زۆر نوێ لە کوردستانە دەرکەوتووە خۆزگە تەبیبێکتان بان کردایە لێرە زۆر بە واضحی ئەوەی دەبینی. مەسلەی تێکچوونی هۆرمۆنەکانی مرۆڤ جا هۆرمۆنی مرۆڤ تێک بچێ بەڕێزان کە هۆرمۆنی من تێکچوو گەشەم تێک دەچێ کە گەشەم تێکچوو زۆربوونم تێک دەچێ کە زۆربوونم تێکچوو فرمانە ڕئیسیەکانی جسمم تێک دەچێت. بابی بەستینەوە بە فەهمی خەڵکەوە ئێستا دەرفەتە دەدەم. مەسەڵەن باسی خاڵێکی گرنگت کرد. ئێستا زۆر تێکچوونی هۆرمۆن زۆر ژن هەیە بەڕاستی مشکلەی هۆرمۆنی بۆ دروست بووە. زۆر پیاو هەیە کێشەی هۆرمۆنی بۆ دروست بووە. تۆ لەمەدا پلاستیک تاوانبارەکەی توێژینەوەکان ئەڵەن پلاستیک دەستی هەیە لەمە؟ تاوانباری ڕئیسی پلاستیکە و پێکاتانی کە پلاستیکی لێ دەبێتەوە لەبەرەوەی 12 بۆ 15 جۆر مادەی لێ دەبێتەوە کە پێیان دەوترێ سەرلێتێکدەری هۆرمۆنەکان بۆی بیکەم بە کوردی سەرلێتێگانی سەر لە هۆرمۆنەکان ئەشێوێنن. ئەزانی کاتێک هۆرمۆنێک کاک ڕەنج ئیش دەکات لە ناو جسمدا کە مێشک دەینێرێ بۆی دروست ببێ لەسەر خانەکە وەرگری تایبەتی هەیە ئیش لەسەر هەموو خانەیەک ناکە بۆ شوێنێکی تایبەتی دەنێرێ کە ناردی وەرگری تایبەتی هەیە وەری دەگرێ و دەیباتە ژوور و فرمانی خۆی جێبەجێ دەکات. هەندێک لەو مادانە کە پێیان دەوترێت سەرلێشێوێنەری هۆرمۆنەکان دێت وەکو هۆرمۆنەکە تەعامل دەکەن پلاستیکە. یعنی چی وەکو هۆرمۆنەکە تەعامل دەکات؟ یعنی ڕێک دێ دەنیشێ بە وەرگرەکەیەوە. باشە کە نیش بە وەرگرەکەیەوە ئەو کاتە هۆرمۆنە ئەسڵیەکەت شوێنێکی بۆ نامێنێتەوە کە شوێنێکی بۆ نەمایەوە ئەسڵەن ئیش ناکات کە ئیشی نەکرد فرمانەکانی جسمی ئێمە بەڕێزان هەمووی بە هۆرمۆن ئیش دەکات. ڕەنگە سیگنال پەیام بە هۆرمۆن مێشک بە هۆرمۆن پەیام دەنێرێ یان بە کەواتە حەزەکەم وەکو یعنی بەڕاستی نمونەی زیندوم بۆ بهێنیتەوە تۆزێکیش فەرقی هەبێ لە کلاس و لە پۆلەکانی زانکۆ. واتە بۆ نمونە ئەو پیاوەی کە کۆسەیە ئەو ژنەی کە کێشەی مووی بۆ دروستە بێ لە دەم و چاویە ئەمانەش پلاستیک کاریگەری هەیە لەسەری کاتێک کە سەر لە هۆرمۆنەکان تێکچوو بڵێ. با یەک نمونەت بۆ باسکەم شتێکی زۆر ئەوەیە ینی سەرنجڕاکێشە لەسەر پلاستیک بەڕێزان هۆرمۆنێک لە هەیە پێ دوترێ ئەسترۆژین هۆرمۆنی ژنانەیە ینی ئەمە لە دنیا زۆر توێژینەوەی لەسەر دەکرێت. ئەم هۆرمۆنە یەکێک لەو پێکاتانی کە لەناو ئەم پلاستیکانە هەیە کە ئێمە ڕۆژانە بەکارێنین مەرج نییە تەنها دەبێ یاو ئێمە لە ژوورەکە تا سێری کە بزانە چەند جۆر پلاستیکەیە هەمووشیان وەک وتم لە ڕێی بەرکەوتنەوە دێتە جسمی تۆ لە ڕێی هەڵمژینەوە لە ڕێی خواردنیش ئەو مادانەی ئەو مادە پێ دەوترێ بیسفینۆڵ ئەی. باشە ئەم بیسفینۆڵ ئەیە ڕێک دێ وەکو ئیسترۆژین ئیشەکە ڕێک وەکو ئیسترۆژین وەکو ئێستا من پیاوێکم باشە بەرکەوتی پلاستیکم زۆرە لە خواردنما لە هەواما لە هەر شتێکا کە دێتە ناو جسمی ئێمەوە ڕێژێکی باش لەو بیسفینۆڵ ئەیە دێتە ناو جسمتەوە. باشە کە هاتە ناو جسمەوە من خۆم پیاوم ڕێگەزی پیاوم دەبێت ڕێژەی ئیسترۆژین زۆر کەم بێ لە جسم بات تێستۆستێرۆن بەرز بێ لەبەرەوەی خەسڵەتی پیاوەتیم باتێ بەڵام لێرەدا چی دەبێ ئەم بیسفینۆڵەیە ڕێک وەکو ئیسترۆژین ئیش دەکات. ڕەنگە هەندێک خەسڵەت لە منە دروست بکە ڕەفتارم دەگۆڕێ وەرە پلاستیک هات بێتە سەرەوەی ڕەفتاری مرۆڤ بگۆڕێ بۆ وەکو هۆرمۆنی ئیسترۆژین دیش دەکات. هەندێک حەزی ڕەگەزەکەی بەرامبەرم لا دروست دەکات زانی ئەبینی بە تەواوی لە ڕێو ڕۆشتنما لە قسەکردنما لە شێوازی جلوبەرگما دوایی بەرەبەرە وای لێ دێ ئەم پیاوە دەڵێ من ژنێک لە ناو مندایە باشە دەڵێ ژنێک لە ناو مندایە ئەمە هۆکاری ئەم پیسبوونەیە پیسبوون بە پلاستیک لە دنیا زۆر بە خستی من پرسیارێکەکەم پرسیار حرام نییە بۆ شت هەیە جوابی شەونەیتەوە هەموو ئەم شتانە لە دەست دەرچوونە یا خۆتەزانی ئێستا لە جیهاندا مەیلێک هەیە ملیارها دۆلار سەرفەکرێ بۆ دروستکردنی هاوڕەگەزبازی و ئەم شتانە پێ دوایە ئەمە ڕێکەوتە یا ڕەنگە بە جۆرە لە جۆرەکان سیاسەتێکیش هەبێ لەسەر هۆرمۆنی ئینسان کار بکات ئەکرێ لە پاڵ ئەمەدا توێژینەوە هەیە لەما بۆی چونکە من ئێزانی بۆچی ئێوەم هێناوە هەمووتان حەزەکەم هەمووتان کە جوابم هێنەوە بە توێژینەوە قسە بکەن چونکە بەڕاستی ئیتر زانست ئەوەندە پێش کەوتووە سەردەمی پێم وایە و من پێم وایە و تۆ پێ وایە و پێم وایە و پێی وایە نەماوە نییە لەبەرەوە بزانم توێژینەوە لەسەر ئەمانە هەیە
ئەگەر نییە یەکسەر کلۆزیە ئەم بابەتە تۆزێ هەستیارە کاک ڕەنج ئەمانە لە پاڵ ئەم طبعاً ئەو مەسلەی گرنگیدان بەو قەزیەی هاوڕێگەسخواسی ڕاستیەکی تێدایە بەڵام لە پاڵ ئەم ڕاستیدا کۆمەڵێک هەدەفی خۆیان تحقیق دەکەن دەنا بەڕاستی هەیە هۆرمۆنی یعنی ئێستا پلاستیک یەکێک لە هۆکارەکانی تێکچوونی هۆرمۆنیە یعنی ئێستا لە پلاستیکە مواد دروستە بێت ئەبێ بەهۆی دروستکردنی هۆرمۆنی فەیک ئەبێ بەهۆی دروستکردنی ئەسترۆجینی فەیک ئێسترۆجین لە جسمی ژنێکە چۆن باڵغ دەبێ کۆمەڵی خەسڵەتی ئونوثەت و ژنانی لێ دەردەکا لەو بیسفینۆڵ ئەیە بە هەمان شکڵیش دەکات و هەندێک خەسڵەت ڕەنگە لە ناو منێکی پیاوە دروست بکات. باشە بەس دوایی کام لە ئێوە وەڵام ئەیاتەوە بۆی فۆبیا دروست نەکەین پێم بڵێن توێژینەوە هەیە لە کوردستان ئەم جۆرە لەسەر ئەم شتانە کاری کردبێ توێژینەوە هەیە ئەم جۆرە زیان بەخشانە بۆی بەڕاستی لەمە بەدوا ئیتر دەبەشمان لێ نەبێ بە ڤایرەسی کۆرۆنا لە دەبە خۆمان پشارینەوە باشە بۆ کۆرۆنا دەمامکمانە کرد ئەی بۆ ئەم هەموو مادە ژەهرینەی لە ناو ژینگەکە چی بکەین چۆن ڕوبەڕووی بینەوە پاش ئەم ناوبڕا کاک ببوورە دواتر ئەگەڕەمە خزمەتی جەنابەت دکتۆر جەنابەت ئەگەر وەڵامم بیتەوە هەموو شتانەڵەن پلاستیک نەبێت لەسەر مێزەکە خۆشتانم پلاستیکانەتان هێناوە فەرقی هێنانی پلاستیکەکانی ئێوە لەگەڵ پلاستیکی سەر مێزەکان چییە؟ بەڕێزان ئێستا ئەگەڕێینەوە. بەڵێ بەڕزان جارێکی تر سڵاوتان لەبێت داوام لە میوانەکانم کرد هەندێک نمونەی مەیدانی و پشتبەستوو بە توێژینەوەی زانستی پرسیاری ئەوم کرد ئەم قسانەی کارزان وەکو ئەندازیارێکی بوارەکە ئەندازیاری خۆراک تا چەند توێژینەوە لەسەر کوردستان کراوە ئەنجامی توێژینەوەی وڵاتانی ترنا توێژینەوە زانستیەکانی کە لە وڵاتی ئێمەدا کراوە چین بۆ ئەم بوارە بەڕست دکتۆر کارزان باسی بێسفینۆڵ ئەی کرد من ئەو پلاسیکانەی کە لە هەرێمی کوردستانە بەکاردێنرێ بە تایبەتی ئەوانەی کە لە سەڵی ماس و پەرداخی سەفەری و ئەوانەی کە تەنانەت بۆ دەبەکانیش بەکاردێنرێ من هەمووی بردە دەرەوەی وڵات پشکنینم بۆ کرد لە ڕووی زانستی چکە وەکو دکتۆر کارزان باسی کرد توانم بڵێم بە دڵنیاییەوە من زۆر بە سەرێحترە ئەڵێم لە هەرێمی بێ لێرە بۆ خۆمان ئەڕەوەڵە ئەو خۆشترە ئەتوانم زۆر بە سەرێحی بڵێم لە هەرێمی کوردستان پشکنی پێکاتی پلاستیک لە ڕووی کوالیتیەوە بە هیچ جۆرەك لە ئاسی ستانداردی ژیانیان نیە چۆن ئێستا ئەم پشکنانەمانەیە بۆ پێکاتی پلاستیکەکان بەدڵنیایەوە لە هیچ مەرجێک لە هەرێمی کوردستان پێکاتەکانی پشکنی بۆ ناکرێت کۆمەڵی پشکنەی سەرەتاییە ئەم پشکنانش کە مەترسیەکانی پلاستیکە دەرناخات چونکە بەدڵنیایەوە من ئەو پلاستیکانە جۆرە ژەهرینانە ئەو 3000 جۆرە پلاستیکی کە بەڵێ زەوی لێ ئەترسێ و دکتۆر کارزان باسی کرد بەڵێ لە کوردستان زۆری هەیە بەڵێ زۆربەی زۆری ئێستا بۆ دکتۆر کارزان باسی بێسفینۆڵ ئەی کرد کە یەکێک لەو مادانەی کە ئەدەتیڤە ئیزافا کرد بۆ پلاستیک کە ئەمە لەوانەی کوردستانە ئەوانەی کە من بردومە هەمووی تیای بووە ئیتر بە نسبێکەوە بۆ نسبێکی تر فەرقیە دیارە بەدڵنیایەوە ئەمە لە تاقیەکانی زانکۆکانی خۆمان لە زانکۆی خۆمان فەحز نەکراوە بەداخەوە ئامێری پێویست لەبەردەستانی و کردوتە دەرەوەی وڵات بەڵێ پشکنین بۆ کرد لە دوو وڵاتی جیاواز زۆربەی زۆری بێسفینۆڵ ئەیتیا کە ئەمەش بێسفینۆڵ لە تاقیگەی باوەڕپێکراوە بە مادەی کیمیاوی تەحلیلی باوەڕپێکراوە ئامێری ICP ئامێری پێشکەوتوو بە جیسیماز بە هەمووی پشکنی بۆ کراوە کە تاقیگە خاوەنی بڕوانە ئەنجامەکان بەکار هاتوۆتەوە لە ناو توێژینەوەی زانستی وڵی ئێستا بەتەمام ئێستا خۆم خوێنکاری ماستەر میشەڵەوە تەمام بەکاری بێنم لە توێژینەوە بەڵام هەر ئەوە بڵاویشم کردوێتەوە هەندێک جار تۆ تاوانبارەکەی تۆمەتبارەکرایت و تاوانباری خۆشبەختانە دایم لە محکەمەم کێشە نیەوە لەبەرەوەی سکاڵام لەسەر لەبەرەوەی زانیاریەکانت ناڕاستن یا لەبەرەوەی کە ئەوەندە ڕاستیت بە دادگاوانە هەر کەیسێکم لەسەر کراوە تاکو ئێستا هەر بردوومەتەوە ئەوە بەڵکەی لەسەرەوەی کە من بە شێوازێکی ڕاست دروست بەسڵنیام تۆ حەستە کرد بوو دۆڕانە وەزعەکەوانە بووە وڵا بە تاکید بم دۆڕانە بەس شتەکە چاک بووە بەڵام کێشەکە لەوەیە ئەم وەرەقەی بەدەستەوە ئەمە ئەو کۆمەڵە فەحسەکە بۆ پلاسیکەوێ بکرێت لە هەرێمی کوردستان نەک لە هەرێمی کوردستان لە عالەمە ئەمە هیچی ناکرێت بۆ نە مادەی زینکە مادەی کۆباڵتە مادەی تربینەوە مادەی ئەنتیمۆنیە حەزەکەم باسی مادەی ئەنتیمۆنی کەم کە ئێمە لە ڕابردووە پشکنینمان بۆ مادەی ئەنتیمۆنی کرد لە ئاوە لە ساڵی 2020 ئەو کاتە کە سەرۆکی لیژنەکانی قایمقامەتی سلێمانی بووم پشکنینمان کرد بۆ مادەی ئەنتیمۆنی مادەی ئەنتیمۆنی لە ئاوە کاک ڕێگە پێدراوە 4 PBB بێت واتە ئەگەر بە زمانێکی بازاڕی بڵێن 4 پێر بلیۆن لە بلیۆنێکا چواری تیابێت لە ئەم ئاوانەیە کە ئەخورێتەوە ئێمە ئای پەرداخەکانمان فەحس کرد
مادەی ئەنتیمۆنی لە 8 کارگە کە لە هەرێمی کوردستان ئای پەرداخیان بەرەمێنە 5 کارگەیان مادەی ئەنتیمۆنیەکەی لە ئاسی ستانداردا نەبوو زیاتر لە 20 بۆ 25 بوو ینی 4 5 زیاتر بوو کە ئەمەش بەدڵنیاییەوە یەکە لەو مادانەی کە قەدەغەیە لە پلاسیکا بوونی هەبێت ئەوە پەیوەندی هەیە بە شێرپەنجەوە بەدڵنیاییەوە مادەی ئەنتیمۆنیەکە لەو مادانەیە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەپروڤی کردووە کە بە پێی توێژینەوە ئەمە یەکێک لە هۆکارەکان ئەمانە هەمووی هۆکاری یاری دەدەن کاگڕەنجە بڵێ ڕاستەوە کۆن ئەی ئێستا چۆنن کارگەکان ئەو پشکنینانی کە تۆ باسیەکەی ئەکرێت زۆر دڵنیان لە سەرچاوی ئەو پلاستیکانەی کە بەکارێنن ئەمشتانەی کە تێکەڵاکرێ و دەبەی لێ دروستەکە و کاکەڵ شوێناوەتی من نتوانم بڵێم ئەگەر باسی سینەمانی کەین لە قایمقامەتی سینەمانی لیژنەیەگە هەر چەندم خۆم ێستا لەوێنیم بەڵام ئەوان لە زۆربەی شوێنەکانی تر باشتر چاودێری کارگەکانەکەن بەڵام توانای چاودێریکردنی ئەوان لە ئاسیواڵەن قامەتی داما و چۆن کەشفەکرێوەڵەن بە چاو نابێنرێت دکتۆر هینەکە کە ڕەنجویستم تاوێکم بەڵام بەداخەوە نەبوونی ئامێری پێویست نەبوونی تاقیگەی پێویست پشکنینەکان لە ئاسی پێویستانە بۆ نمونە کاگڕنج ئەگەر ئەم دەبێ ئێستا ئەمە دەبێتە کە لە کارگەکانی خۆمان بەکاردێنرێت لە هەرێمی کوردستان ئای پێ بەرهەم دێنرێت ئەمەش دەبێتە کە لە ئەوروپا ئای پێ بەرهەم دێنرێت ئێستا ئێمە لە ڕووی ستانداردەوە بەپێی ستانداردی عراقی ئەگەر ئەمە 500 مل بێت ئەبێ سومکەکەی ئەستوریەکەی چکە بەدڵنیاوە دکتۆر کارزان و دکتۆر هیواش کە ئەوان شارزایی باشتریان هەیە ئەزانن پلاستیک هەتا سومکی ئەستورتر بێت باشتر بۆی کە توانای شیبوونەوەی کەمتر بێت ئەگەر کوالیتیش بێت ئەگەر سومکی تەنەک بوو زیاتر شیە بێتەوە داخوران زیاتر ڕوویە ئێستا ئەمە ئەگەر ئێستا هەر لێرە بۆ بینەرانی تێسکەین بزانین ئەمە سومکەکەی چەنە کاگە ڕانج ئەگەر بە پێی ستاندارە بێ 0.5 میلیمتر بێت ئەمە لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەم دێرە ئایا بزانین لە کارگەکانی ناوخۆی هەرێمی کوردستان ئەمە بە هەمان قیاس بەرهەم دێرێ ببوورە ئەمە قیاسی ئەستوریەکەیەکەین لە ڕێگەی ئەم بەڵێ بەدڵنیاییەوە ئەم پێتان ئەڵێم لە 150 ینی بۆ نەگەر ئەمە وەزنی بە پێی ستاندار 18 گرامە بێ لەسەوە کردە نەمکرد ئێسایکەم ئەمە بۆ نەوەزنی 18 گرام بێ کاگڕانج بەڵام ئەمانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانە بەرهەم دێنرێت ئێستا ئەمە ئەفوو ئێستا ئەمە ئەبێ 500 بێ ئەستوریەکەی یعنی ئەم سومکی پلاسیکە بێ 500 بێت یعنی لێرە 116 ینی 1.16 ئەگەر بابینەوە یەکێک لە کارگەکانی کە لە هەرێمی کوردستان ئاو بەرهەم ئێستا ئەو 1.16 واتە نەگەشتێتە دووش ئەمەش ئەم دەبێ کە لێکێ لە کارگەکانی ئەوروپا ئاو بەرهەمێنێت ببورن تۆ 6 ئاجە بەس حەزمان کرد لە بەر چای بینەران دەبەکاو بسڕین کاگڕانج ئەمە سومکی ئەم سیرەکەین دیارە ئەمە یەک لەوە هۆکارەکان بێزگەلەوەی کە لە ڕووی پێگاتەوە ئەمەش بەڕای من خەتای خاوەنکارگەکان تەنکەکەنەوە بۆی پلاستیکەکە دەبی زۆرتری کاگڕانج بەڕای من خەتای خاوەنکارگەکان نیە خەتای حکوومەتە بێ حکوومەت چاودێریکە بۆ نمونە هەرێمی کوردستان هەڵەگرێ 5 معمەلی تابێ مۆڵەتیەوە بە 10 معمەل ئەم 10 معمەلە لە بەروی منافەساکەن لەسەر سعر لەسەر ئەساسی کوالیتیەکەن مەجبورم منیش کارگەمە بێ بۆ بکەم ئەبێ بچم وەزنی دابەزێنم بۆی بە نرخی کەمتر بفرۆشم ساڵی 2009 کێسی ئاوی 12 لیتری بە $20 بوو ئێستا بە 45 سنتە ئەم 45 سنتە خۆ معمەلەکە قازانجی هەر وەکو جارانەکە یان بەس چییە لەسەر وڵی من بەداقی نازان بەس 45 سنتە بۆ نمونە یعنی سێریکە ئەو نرخی کە دابەزیوە پلاستیک هەرزان نەبووە لە کوردستان زۆربەی منافەسەکان لەسەر کەمکردنەوەی کوواڵەتیە بە دڵنیاییەوە بەس من بەڕای من ئەوە خەتای خاوەنکارگە نیە خەتای بازرگان نیە خەتای حکوومەتە چکە حکوومەت ئەگەر نەیەڵێ من کارگەیەکمێ بە وەزنی کەم دروستیکەم یان بە کوایەتی خراپ دروستیکەم ئەگەر تاقیگەی پێشکەوتووی هەبێ ئەو کاتە بە دڵنیاییەوە کاگڕن سێری ئەمەکە خۆی ئەمە ستانداردەکەی بێ 0.5 بێ ئەمە دێ ئەگەر سێریکەیت ئەگەر بیناش بین باشە یعنی دەقات لەوەی خۆمان سومکی ئەستورترە یعنی خۆی بە پێی ستاندار ئەمە بێ 0.5 میلیمتر بێت ئەمە کە لە ئەوروپا بەرهەمێنن هەر بەدەستی کاگڕنجەگەر بەدەستی شتاقیکێتەوە لەگەڵیان بۆ خۆی دەنگیشی خۆشتر بوو کاگڕن سێری تۆ بەراوردی ئەم دوو دەبەیەکە هەر بەدەست یعنی فشتنیشی ناوێت وەڵامیان هەر زۆر دام خۆ ڕاستە لە ڕووی ژینگەیەوە کاگەندرێن لێ لاوانەیە بڵێ ئەمەی کە وەزنی کەمترە چێتە ژینگەوە ئێمە لەو ڕۆ ڕاستە بەڵام تەندروستی خەڵکیش لە هەموو شتێک گرنگترێتەوە کە سومکی تەنکتر بوو لەوەش خراپتر کاگڕنج لە هاوینە ئەم ئەوانەیە کێشەی تری هەیە بەداخەوە ئەمە هەر ئەڵەی نایلۆنەوە بەس ئەمەیان بڵێ ڕێجیمی نەکرد ئەگەر کاگەڕنج ئەگەر پەرداخەش پشکنی بۆ بکەین پەرداخکە بێ سێ بێ بۆ نمونە ئەم پەرداخە ئەبێ سێ بێ
یعنی سونکەکەی ئەمە قسەی من نییە مە ستانداردێکی عالەمیە کە ڕوان پێ بکە ئەمە جاری وایە لە هەنێ شوێنی ڕسمیە ئەویان بۆ هێناوم لە تەعزێ و شت ئەوام کردو یەکسەر چوە بە ناو ڕژاوە ڕاستە چەندین کەس ئەوەی بەسەردا ئەمە ئەبێت چەند بێ و ئەمەی کوردستان چەنە ئەمە ئەبێت سێ بێت بە دڵنیایەوە ئەمە ناگاتە 1.5 ئەمە کە پێی دروستەکرێ جا ئەم پەرداخە ئەگەر سێریکەین کەواتە خەڵک نەخەڵەتێ بە ئاوی هەرزان خۆی من منافەسەکەیان لەسەر کەمکردنەوەی کواڵەتی و دەستکاریکردنی دەبەکەیە سێریکە کاگەر ڕنج ئەوە ئەگەر کامێرەکە نازام لەکوێ بینێ بیشانی بینەرانی بین ناگاتە یەک ئەبێت سێ بێ ینی نەگەشتۆ 1 میلیمتر نەگە خۆی 0.3 میلیمترە نەگەشتۆتە یەک بۆیە بە دڵنیاییەوە بەڕای من کەم تەرخەمی حکوومەتە ئەگەر حکوومەت تاقیەکەی پێشکەوتوی هەبێ ئەمە خۆی تاقیگەشی نایە خۆمە شتێکی ستانداردێکە هەر کێسێکی بۆ بکەی سەیریکە ئێستا هەر کەس بیەوێ فرتوفێڵ بکە لە هەر شوێنێکی دنیادا یعنی هیچ حکوومەتێک ئەمە بەهانەیەنانەوە نییە بۆ ئەم پاشاگردانی لە وڵاتەدا هەیە بەڵام تۆ پێ دوایە کابرایەک بە وەعیەوە ماشەڵڵا عەقڵێکیەوە نەتیجاری ڕێکوپێکی هەیە کارگەیەکی داناوە ئاوی ئەڕوا بۆ حەو مەملەکەت ڕاست پێ دوایە بای ئەوە نەزان بێت ئەزانێ کە ئەمە بەزانینەوەنەکە کاگڕەنج ئەزانێ بەس ئەوە حکوومەتێوێت حکوومەتی نایزای بەس هەیە کاگڕەنج من کارگەمێ تۆ کەسێک هاتووە بڵێ مەسەڵەن چەندین کەسی وەکو تۆ هەیە اختصاسەکەی تۆی هەیە دەستی گرتۆ بە کڵاوەکەی خۆی و بانەی با تۆ کەس پێی وتووی کاکە تۆ جگە لە سەرێشە هیچ چنیوەتەوە لە ناو کەسکاری خۆشمەڵم بۆچی بێدەنگناوی بێدەنگی باشترە بەڵام کاگڕەنج بەس ئەبێ بێدەنگ بیت نەوەڵانە تاعەت بەس ئەوەیە بچیتە مزگەوت یا تاعەت ئەوەیە کە مرۆڤ خەلیفەی خۆیان لەسەر زەوی ئاوەدانی بکاتەوە دروستی بکات من هەر زانیارێکی زانی لە هەر پۆستێکا و لە هەر شوێنێکا ڕاستیەکە بڵیت ئەمە کاگڕەنج بەڕێزی وتی کارگەکازان ڕاست کارگەکازانە بۆنە من کارگەم هەیە و بەڕێزش کارگەت پێت بڵم زۆربەی خەڵک نەچۆتە ئەوروپا بەس دەوڵەمەنەکان زۆربەی کون و کەلەبەری ئەم دنیاە گەڕاون خۆ لەوێش ئاوی خواردوێتەوە و دەسەیاتە دەبەکەی ڕاستی کاگڕەنج کاگەڵشۆتەوە خاوەن کارگەی ئەم قسانەی من ڕەنگە بریندار کرد بێ بەس ڕاستیتیانە بریندارکار نییە بەعکسەوە زۆر باشتریشە بۆ خەڵک بیزانێ ئەمە کەوتۆتە سەر زەمیری شڵا قسەی لەسەرەکەی ئەو شتەی کایکری خۆ بەدەست خۆتە کاگڕەنج شۆمەویستم یەک کۆمنت بم ئێستا بۆنە من و کاگڕەنج کارگەمانەیە کاگڕەنج بە کوالیتی هێنێ کێسی ئاو بفرۆشێ بە 1500 دینار بە دۆلارێک یەکێکی هێنم خەڵکاتەوە و خەڵکەرزانەکە کارگەکەم داخم ئەمە هەمووی نەتیجەیە ئێستا تۆ ئەو چقۆی پێەیە بەکارێنی بەکارێنی دەرەنجامەکەی چێکە شوێنێکە برینار و ئەمە نەتیجەیە تۆ ئەم نەتیجەیە لە 2010 یەکەم ئەمە دانراوە لە سلێمانیە ئێمە بێت لە هەموو لایەنەکانی باسکەین سەرەتاکەی ناوەڕاستەکەی ئەخیرەکەی ئێمە قسەمان زیاتر لەسەر ئەوەیە دەرەنجامەکەی چی ئەم شتە هەرینە خۆ تۆ کاکە زمانی خۆشتان دەبیتانە هەموو حەپەکان نەک پاراستۆڵ کە ئاو خۆلەیکی پاکەتان نەبوو بوو خۆ هەمان مادەیە ئەم مادەی کە من ئاوەکەی تیەکەم هەمان ئەو مادەیە کە حەپە و شروعەکەی و دەرجەکەی کە تۆ بەکارێنی کە سوکاریان بەکارێنێ تعاملکردن لەگەڵ ڕیسایکلا چۆن ئەیکەی ئەمە خۆی مهمەکە ڕەنجان باسیکەی ئێمە نابێ هەر لایەنە خراپەکەی تۆ بێ وەسەتەکەشی باشکەیت و ئاخیرەکەشی باشکەیت و ئەوڵەکەشی دەرەنجامەکەی چۆنایی بۆ یەکەم ڕاستەکەیت وڵی هەمووی ساح حکومت چاودێر نیە بەر خۆ ناکرێ حکومت هەموو ساعاتە کارمەندێ بۆ مندانێ زەمیری خۆت ئێستا ئەمە دکتۆر کارزان گومانی خستۆتە سەر کەرەسە خاوەکەش ئەم کەرەسە خاوانەی زەرری نییە ئەم کەرەسە خاوانەش ئەو بە ستانداردی جیهانی دێت ئەم کەرەسە خاوانە پشکنینی بۆ کرێ لی دڵنیان دکتۆر کارزان گرنگەوەیە پشکنینێکی تەوا و پشکنینەی کە ئەمانە لەشکرد مامۆسا لەشکرد ئەمانە تۆ لێرەوە گومانێ خەیتە سەر هەتاوەکو بەکارهێنان یا هەر لە بەکارهێنان خۆی کاگڕەنج ئەساسەکە ئەوەیە کە موادە ئەولیەکەیە تۆ گەر موادە ئەولیەکە بە کوالیتێکی باش بێ ئەدەتیفەکانی کە دکتۆر ئاماژەی بۆ کرد 3000 ئەدەتیفمانەیە کە ڕێکخای تەندروستی جیهانی قەدەغەی کردوەتیای بەکاربێنێ ئەگەر یەکێ لەوانی تیا و تۆ نابێ ئەپرۆفیکەی ئەمانە بەدڵنیاتیاتی چونکە پشکنین ناکرێت من ئەومان وەرگرت لەبەرەوە دوای ئەمە ئەفونکە کە تۆ ئێمە بارمان بۆ منێکی بازرگان کە بارێکێنم لە هەر وڵاتێکەوە بێت لەسەر سنوور ئێمە فەحسمان بۆکەن ئەم پارەی لێ سەنگ بۆ ئەم فەحسەکە ئەگرم بارەکەت ناو کارگۆ دایەگرم و من خۆم ئەچم لە کام شەریکە باشە ئەمە زەمیری خۆمە کام شتە باشە ئەوە بکڕم کام شتە خراپ ئەوە بکڕی بەدەست خۆتە ئەم شتانە کارگەکانی ئێرە خۆشبەختانە تا ئێستا کێشەیەکی ئەوتۆ نەبووە یعنی تسا تۆگەر باسی معمەلی ئاو کرد بە نمونە ئەی کاکە وەرە چی لە پۆشاکی ئەمە ئێستا بیا باس کەسێک خەڵک وازانەیە ئەمە لۆکە خوریە ئەمە لە 100 پلاستیکە
و لە 100% بۆ پۆشاک خۆ لێشی وەریە ناو قاوەکەتەوە قاوەیە نەخۆیتەوە کێشە نییەوە مەقسەم ێستا بێ وڵی خوریە لۆکەیانە خۆ تۆ ێستا ئاوەکە دیار ئەی بۆ ئۆشتەکانی تر بازانگە دوێنێ من خۆم لە دەرەوە بووین 21 پارچەمەر بۆ تاقیکردن ئەمزانیان بۆ بەرهەمێ 21 پارچەمان شت کڕیوە لە مارکێتێک 90 پلاستیک بوو 90 مادەیان پلاستیک بوو کە ئەوی کەشی لەوانەیە لە سا پەنچەی پلاستیک بێ تعاملکردن لەگەڵ ئەمە چۆنە ئەمە بۆچی هاتۆ تا وڵاتەوە ئەمە چییە؟ قوربان ئەمە قماشی لێ دروستەگرێت بەرگە پشتی لێ دروستەگرێت بلوسی ئەو کە هەڵی هەڕاز کراسێ بە 5,000 و ئەمەیە کاک جا خۆ لێرە دروست ناکرێەوە لێرە دروستەکرێت ئەمە قوربانجان ڕیسایکل ئەمە ئێستا بۆچی ئەمە ئەوە نا مادەخاوەکە لێرە دروستەکرێ مادەی بەڵام لێرە ناکرێ بە بلوس نەخێر ئەڕاتەوە بۆ تورکیا ئێستا لەبەرەوەی تورکیا لەگەڵ ژووری بازرگانی تورکیا لەگەڵ ژووری بازرگانی میسر عقدێکیان هەبوو ئەم مادەی بنێ مادەی ئەم پۆلیسینی بنێ ئەمە چییە ئەمە لە چی دروستەکرێ هەر پلاستیکی هاڕاوە دەبێ ئاو دەبێ ئەم شتانێکە هەرێمی کوردستان ئەم قۆناغە دروستەکەن و ئینەر نەدەرێ قوربانجان ئێستا ئەمە تقریبا لە ماوەی ئەم 6 هەفتەی ڕابردووە 8 هەفتەیەەکە تقریبا لە 100 بڵێن 20 گرام بوو خۆشبەختانەکەوە شانسی خەڵکی ئێرێ باشترە کە گرام بووە خەڵک زیاتر کێکۆیکات و بۆچی گرام بوو بەس لەوای کێشەیەکەیە بۆ تورکی کە ڕیسایکلەکە ڕاتەوە بۆ تورکیا بەدڵنێ بۆمانەکەنەوە بێسابێت بۆمانەکەنە پێتەکە و پێتەکەما بۆکەوەی کاتە پیتەکەەوەی کاتە پانتۆڵەکەەوە هەموو خۆی بەکار نانە نەخێر بەکاریشی بێنە بۆ ناو خواردن کاگەڵشۆ بۆ خۆی بەکارێنە بەس بۆ خواردن نا ئەزای کێشەکە چێ کاک ڕەنج قسەکەشم بە کاگەڵشۆ بڕی بەس بۆ خواردن بۆ ئێمە بەکار دێتەوە بەڵێ هەر نەک ئەو ئێستا کاگەڵشۆ باشتر دەزانێت ئەو پێتانەی کە بۆ دەبێ ئەو بەکاردێنێت لە سانەوەتی لە تورکیاوێت یعنی لە سانەوەتی لە وڵاتی تورکیاوێت ئەو موادە ئەوەلیە ڕیسایکلەکرێ ئێمە پێمان باشە هەم لە ڕووی ژینگەیەوە هەم لە ڕووی تەندروستیەوە دەبەکان کۆکرێتەوە جارێکتر بنێرێتەوە دەرەوە پێمان باشە بەڵام ئەگەر سنوورەکانمان مختبەری پێشکەوتوی لێ بەڕێنەیە ئەو ڕیسایکلی خۆمان جارێکتر بە نرخی گران پێمان بفرۆشێتەوە بەڵام ئەوان ئەچن لە سا 20 لە سا 15 لە سا 30 ئەکەنە دەبەکەوە بە ڕیسایکل و ئێستا هەندێک دەوڵەمەند و مەسئولین کە چم بۆ لایەن ئاوەکانیان زۆر ئەنتیکە و جیاوازە کە بۆ دانن بەڕاستی هیچ کام لەو کارگانی کوردستانم نەبینیوە لەسەر مێزی مەسئولە گەورەکانی ئەم وڵاتە اینجا مەژڵێن مەسەلەن بۆ نمونە ئەمە چۆنەڵی ئەمە نمەک بە حرامی نییە ئاوتانیا ومەتێ و بچم باسی ئاوەکەتان بکەمەوە بەڵام بەڕاستی زۆرێک لە دەوڵەمەنەکانی کوردستان تەمەناکەم ئەو ئاوەی کە ئێوە بەکارێنن یان ئێوەش بەکاری مێنن ئەگەر دڵنیان لەو ئاوانەی کوردستان بخۆنەوە یا معقول نییە ئاو هەیە لە ئیتالیاوە دێ نانە کاکڕنج عفوم کەتخوا ئاو لە چەند وڵاتەوە دێتان وڵاتە بۆ دەبەکانی هەندێک هەیە ئەوە زۆر کەمە کاکە تۆت هەنێ دەبێ عجیب غەریب نابینی کە لە شوێنی تر نایبینی شۆ ڕاستەکە بە تۆزیعات نایە بە تەوزیعات نا بەزۆک بەڕێز دامەشەکەی بە پرایڤێتی بە خەڵکی تایبەت بەسەر ئەسا مادەکەی کەتیاتی بۆ نمونامی کەشوشی آخر چی نەڕوا بەسەرما منەوە خۆم ئەزانم باسی ئاوە کاکەم نەک مادەکە تۆ باسی مادەکاکە من هەنێ دەبە ئەبینم لە لای هەندێک دەوڵەمەنی ئەم وڵاتە لەسەر مێزەکانیان لای هەندێک مەسئولی ئەم وڵاتە لەو ئاوەنیە کە فەقیر وەژارەکەی خواتەوە ئەگەر ڕێکوپێکە بۆچی ئەوانی ژنای خۆنەوە ئەگەر ڕێکوپێکی ژنیە بۆ بە قسەی ئەو توێژینەوانە ناکڕنجیان ناکرێت بەژیان بۆ لەبەرەوەی یەکەم تۆ باسی بڵین بەدیلی ئەمە چییە شوشەیە بابە نمونە بێنەوە زۆر لە شوشە ناکرێت لە وڵاتەیە یەکەم زۆر زۆر گرانە گواستنەوەی زۆر زۆر قورسە با ئاوی بەلوعە بخۆینەوە بەلوعەکە خراپترە کاکە تۆ بڕۆ سەر راپۆرتێ بکە لەسەر ئاوەکەی دوکان دوو لە ڕێ و دوو لە ڕزانە چەند هەزار دایبی و دەبێ ئاو و خەڵک کابرێک کە سەیرانکەر من بە کە باسی دەرەنجامەکەم کرد نەتیجەکەی باسی ئەوە ئاکەم بزانە چەند هەزار دەبە ئاو و شتی پیس و کلێنس و پاشەڕۆی سەیرانکەری تایە تۆ ئەتوانی ئەو بخۆیت ئەوە نابە بەلوعەکە دوای کلۆر تێکردن و تەسفێکردن کلۆر بەدیل نییە کلۆر مادەیەکی زەهرەکە چیمای ئەو پیاوە ئەزانێ کلۆر بەدیل نییە دوایەوە فلتەرێکە ژوورێکی بەساقە بم ئەگەر ئاوی ژێر زەوی پیسە خۆ هەندێک لە کارگەکانیش ئاوی ژێر زەوی بەکارێنەوە کاک ئاوی بیر بەکارنانەوە بیر بەکارێن هەموو ئاوی ژێر زەوی کاگرن ئەزانین چۆن نەتیجەیە سا من خۆم با بە تەجروبێن بەوە تەجروبەیەکمێ لەسەر مناڵەکەی خۆم لەو ڕژێ لە دایک بە ساڵ 14 ساڵە بۆ شیرەکەش لەگەڵ میلایەکە بۆ شیرەکەش دایکی شاهێدە نەمان هێشت ئای بەلع بەکاربین بۆشمان نەکڕانە تەنها ئاوی ئەم بەڕادەمان بەکارهێنەوە سواز بخوا تا ئێستا نمونەی کەشم لایە کە باسیکەم بۆ سکچوون و تۆ خۆ کارگەی ئاوتە بەڵێ بەڵام ئاوی بەڕاد بەکارێنی ئەمە بە نمونێگەی من بتڵی بەڕادی کارگەکان ئەگەر نەوێ بەڕکلایان گویان پێم باشتر لەبەرەوەی سوپی ئەستورترە شتیبوونەوەی کەمترە یەکەم معمەل لە شاری سلێمانیا ئێمە بووین یەکەم وڵەتی ئەو کە هاتوۆتە هەرێمی کوردستان و دوای بانی خێڵان هێشتاکان بوو یەکەم چاربەم بەکارمێنە
700 غرام بوو 650 غرام بۆ 700 غرام بوو سینی بوو دەبەکان ئێستا 300 کەم تریشە 290 من بەکارێنم ئەمان گۆڕی ماڵی بەڕێزە هەو تەلەفۆن یەکتاکرە و دەدەبەم هەیە ئەچین وەکو غازەکە دەدەبەمان بۆ داگری دەکەمان بارە کردەوە هیچ کێشەیەکی نەبوو ئەمە شتێکی باشە بەس پێشەوە چمە ناوبڕەکە ئەتوانی پێمان بڵێ خەڵکی کوردستان چۆنەوە کاک هەڵشە و دکتۆر کارزان بە توێژینەوە ئەم شتانە قساکەن تۆش پێمان بڵێ خەڵکی کوردستان زۆر وە کاک لەشکر وایوت کاگەڵشەوە ئەتوانی پێمان بڵێ خەڵکی کوردستان هەر قسەیەکتان بیزوتی ئاوی دەبە خراپە و پلاستیکەکەی تەفاعولەکە لەگەڵ ئاوەکە و هۆرمۆن تێکەیە و کانسەر دروستەکە و ئەوانە ئەتوانی پێمان بڵێ ڕاست نییە؟ سێریکە 100% ئەتوانم بەڵام شێوازی هەڵگرتن و گواستنەوەکەی من کاولەکەم بە بەڵەیە بە نەخێر ئەتوانی پێمان بڵێ خەڵکینە لێرە دانیشتی وەکو خاوەن کارگەیەک بڵێ ئەو قسانی دکتۆر کارزان کردی ئەو قسانی کاک لەشکر کردی ڕاست نییە چۆن لە ئەڵمانیا دەبەیەک ئاو هەڵەگری و ئەی خۆیتەوە لی دڵنیای ئاوا لە دڵنیا بن لەوەی سلێمانی و ئەو لێر و دۆک لە ئەڵمانیا لەسەر جادە ئاو نافرۆشی وەرە ئێستا ڕووین دەرەوە تا گەین هەواری شار بەساقەوە بە من بەڵێ بە نەخێر ناکری ئەو بۆ لەبەرەوەی تۆ لە کارگەکە بەڵێ ڕاستە خوارە وەڵام من کەفیلی ئەوانەی کەشەکەم کە کارگانیان هەمووی لەوان لە من باشتریش بن بەخۆ یعنی هیچ جیاوازیەک نییە لە بینی دەبەکەی تۆ ئاوەکەی تۆ پێکاتەی ئاوەکە و لەگەڵ ئەوەی کە لە ئەڵمانیا و لە بەریتانیا و لە ئەستانبول و ئەنقەرە هەیە بەڵێ نەتیجەی بەرهەمەکەمان کە ئاوەکەی بەڵێ ئەمجارش ئاوەکە باشە بەڵام ئاوەکە باشکردن من باسی کۆی پێکاتەکە لە ڕووی ئاوەکە باشە باسی کۆی پێکاتەی ئاوەکە کاگرز لە ڕووی ئاوەکە چێتە دەبەکە من دەبەکان ئێستا لێرەدا سەیریکە ئەبێ یا قسەکانی ئێوە ڕاز نەبێ لەسەر کارگەکان و لەسەر ئاوەکە و پێکاتەی ئاوەکە دوای بەرکەوتنی بە پلاستیکەکە یا ئەبێ قسەی کارگەکان ڕاست نەبێ دوای ئەم ناوبڕە وەڵام من بنەوە مەمنونتانەوە بینەرانی هێژا ئێستا ئەگەڕێمەوە بەڵێ بەڕزان جارێکتر سلااوان لەبێ دیارە دوا پرسیارم بەر لە ناوبڕەکە ئەوە بوو بەڕاستی قسەی جیاوازە بیستم خاوەنی کارگەکە خاوەنی کارگەیەک ئەڵێتە حەداکەم هیچ جیاوازیەک نییە لە ئاوەکانی ئێمە لەگەڵ ئەوەی کە لە وڵاتان هەیە ئەم دوو مامۆستا بەڕێزەی زانکۆش ئەم خوێندکارەی ماستەر ئەم ئەندازیاری خۆراکە لەگەڵ ئەم دکتۆرە بەڕێزە کە باسی پلاستیکی کرد ڕووماڵێکی پلاستیکی کرد لە جیهاندا هێنایەوە بۆ کوردستان قسەکانی فەرقی زۆرە اینجا ئەبێ یاک قسەی کارگەکان زانستی و تەواو بێ و قسەی ئەمان زانستی نەبێ یا ئەبێ قسەی ئەمان زانستی بێ و قسەی ئەوانوانە بێ لەبەر ئەوە تکایە بە زانست و بە توێژینەوە ئێستا ئێمە بە کام دوعاە بڵێین ئامین کاک ڕانچ ئێمە ئێستا بۆ بینەرانمان فەحس کرد ئەستینە سەر پێ ئەگەر هەر بەڕووی فیزیایی ژانی ئەگەر حساب کە حکوومەتی هەرێمی کوردستان لە تاقیەکانە هیچ جیازێکی نییە ئەمە ئێستا ئامێرێکی بەسیط بوو هەر قیاسەکەیمان کرد لەگەڵ وەزنەکەی بەپێی ئەم واسفاتی عراقیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەوە ڕاستانداردی عراقیە کە بۆ پلاستیک مابڵی لەگەڵاکە بۆ بڵی ئەو ئەڵێ ئەبێ ئەوە فیزیاویان دەرنەچوو ئەو فیزیایی هیچی دەرناچێت فیزیاویان دەرنەچوون جارە کە دیاری کراوە بەشێکی زۆر لە ئاوەکانی کوردستان لە ستۆدیۆکەی منە فیزیاویان دەرنەچوون بەشێکی بەشێکی کەمە و 2020 باسەکە ئەم دەبێت هەڵشۆ خۆی هێناوی تی لە ئەوروپایانەوە ئەو خۆم لە ئەوروپایانەوە ئەم دەبێت کەواتە سەیریکە کاگەڵشە جانێک خۆ تۆ تەسەورەکەی من حەزەکەم خراپترین شتی کوردستان لە باشترین شتی دنیا باشتر بێت تێگەی ئەوە فیزیاویان دانی پیا بنێ فیزیاویان دەرنەچوون زۆر دەبەی کوردستان بەو دەلیلەی کە خۆت هێناوتە لە ئەوروپاوە بەڵێ ئێستا قسەی ئێمە فیزیاویان نییە فیزیاویان بەجێمان هێڵا ڕاستەکەی تەواو لەگەڵ ئێستا باسی کیمیاوی پرسیارەکەی من باسی کیمیاویم کردووە لە ڕووی کیمیایی فیزیاویان دەرنەچوون لە فیزیایە هیچیان باسی ستاندارد نییە وەکو هەر باسی ستاندارد نییە یا زۆر خوارد بۆ نکاک ڕەنج ئەگەر ئەمە 18 گرام بێت ئەمە 9 گرامە نەک ئەمە ئێستا دەبوو ئەمە 1.16 بوو یەکێکیان ناگاتەیەکیش ئەمە بێ سێ بێ ئەبێ ناگاتەیەک 3 میلیمتر بێ ئەگەر بینەران بە خەڵەتێنەگەن ناگاتەیەک ئەمە بێ 5 بێ ئەمە لە ڕووی فیزیاویەوە لە تاقیکەکە دەرنەچۆن هەندێکی ئەمە ڕووی فیزیایی نییە باسم کرد ئەمە گەر سونکی ئەمە ئەبێت سێ بێت چەندێکە ئەمە بێت سێ بێت فەسمان کردستانە گەشتەیەک میلیمتر ئەمە بێ 5 بێ فحسمان کرد ئەمە یەک لە کارەکان ناخۆی هەرێمی کوردستانە نەگەشتە 1.16 بوو یانی نەگەشتە دووش خۆی بێ 5 بێ ئەمەی کە لە دەرەوەیە خۆی بێ 5 بێ دەیە
یعنی کێشەکە لە چیە هەر فیزیایی نی ئەمە یعنی ئەمە خاوەن کارگەیەک هێناوێتی لە ئەڵمانیا خۆیم ئاوەی خواردۆتەوە هێناوێتەوە بۆ کوردستان بەراوردی کردووە لەگەڵ ئەمانەی خۆمانە بەڵێ وەنیە بەس کاگڕانسەر کێشەکە فیزیایی نییە کە ماڵێن وەزنی کەواتە فیزیاویان جارێ زۆر دەبەی کوردستان دەرنەچوو آخر فیزیایی ڕەبتی بە تەندروستیمانەوە بۆ هەتا لە ڕووی وەزنەوە هەتا سومکی تەنەکتر بێت زیاتر شیە بێت چکە بە دڵنیامان ڕسایکلیش تێکرێت یعنی ئەمان کەمتر توانای تەفاعلی هەیە لەگەڵ ئاوەکەی ناوی بەڵێ بە ئەڵمانیا بەڵێ بە دڵنیاییەوە ئەمە هەموو معاملەکان لە ئەوروپا حکومت پشتیانەگرێت وەزارەتی صناعی وڵاتە پشتێکرێت بەچی تۆ ئەمەت کڕیوە بە یۆرۆنیوەک بڵێن بۆ نمونە کە ئەچیت فڕێ نایدا بەکە هەر مەکینیتیا لەو مارکێتی لێو کڕیوە 30 سنتیاتەوە 35 سنتیات جارێ باسی سەبەبەکان ناکەم باسی واقعەکەم ئێستا بەڕاستی ئێمە حەقمان چییە حکوومەت بۆ نمونە یارمەتی ئێوە نایە بۆیە دەبەکەتان تەنگ چۆن حەقی چیە حەقمانەیە بەرنامەم بۆ کردوون مەبەستم لەم دەقیقەیە هاونیشتیمانی ئەگەر ڕاستە بێ حەقی نییە ئەو پێویستە ئاوێک ببێ ئەبێ پێویستە جەناب ئەم ئاو لە ئەڵمانیا خواردۆتەوە بۆ نمونە هەموو دەبەکان وەکو ئەمە بێت بالضبط وایە بەڵام تۆڵی حکومت ڕەتی نییە باشە ئێستا حکومت هەر کەسێک بێ کاکە سین بێ ساد بێ مهم ئەوەیە ئەم دەبەی ئەڵمانیا کەمتر مادە پلاستیکیەکە تەفاعولەکە کەمتر کاریگەری هەیە لەوەی خەڵک تووشی شەرپەنجە بکە کەمتر کاریگەری هەیە لەوەی هۆرمۆنی کچێکی نازداری کورتێک بە بیکا بە پیاو وایە ڕاستە دکتۆر کارزان ئاماژە بەەوە نەکرد هەر هۆرمۆنی نێرینە و مێینە نییە ئەمە بەدڵنیایەوە ئەو بێسفینۆڵ ئەیە کە تایەتی کاریگەرەکات ئێستا ئەگەر لە سلێمانی و لە هەولێر فەحسکەن ئەو دکتۆرە پسپۆڕەکانی کە نەخۆشی غودا بینن بزانە ڕێژەی هۆرمۆنی غودات غودەی دەراقی و جۆرەکانی غودا چەند زۆر بووە بەدڵنیایەوە ئەو بێسفینۆڵ یەکێک لە هۆکارەکان جا بێسفینۆئێل هۆکارە بۆ نەخۆشی سەرەتانیەکان باشە ئەمە لە ڕووی فیزیاویە وتمان دەرنەچوو ئەی لە ڕووی کیمیاویەوە من پێ دەڵێم فەحسم کردووە هەمووی بێسفینۆڵ ئەیتایە کە لە ڕووی ستاندارد و نابێت یای بێت لە هەرێمی دەرەوەی وڵاتیش فەحسم کردووە بەڵێ لە هەرێمی کوردستان ناکرێت کاگەر ڕەنج ئاماژەمان پێ کرد ئەم لیستەمان پێ بوو وتمان ئەبێ ئەم لیستە هەموو فەحسەکانی بکرێت بۆ پلاسیک بۆم پێتانەی کرد ئێستا پێشتری لەگەڵ کاگەڵشۆ باسمان کرد ئەمانە فەحسە کردووە ئەم فەحسانم کردووە بەڵام لێرە هیچی ناکرێت هەر جیازی نییە هەر جیازیان ینی کاگەڵشۆ ناحەقی نییە کە بازرگانێکا چێ پارەی فەحسەکەشی لێسێن لە حدود پارەکە لە وەرە بەڵام ئەڵێ دەرچوە بەس چیا ئەوەی کە پشکنینە کردووە زۆری دەبەکانمان دەرنەچوون هەر دەبە نەبوو بە هەر پلاستیکم بردووە ئەی دەبەکان دەبەکانیش هەمووی بێسفینۆڵی تیا بەس دەبەکان کەمتری تیا بەس لەمایە زۆرتر هەیە باشە دکتۆر درەنگ هاتمە خزمەتی جەنابت و دەستەی ژینگە لە نێوان ئەم دوو تێگەیشتنە جیاوازەدا چییە فەرمووی بەڵێ سەرەتا منەمێ پێش هەموو شتێ وەکو کیمیا چونکە ئێمە تا ڕادێکە چینە قوڵایەوە با باسی جۆرەکانی پلاستیک بکەم ئێمە تاوان 6 پلاستیکمانەیە کە بەستاندەری بە زۆرترینی بەرهەمە هێنرێ لە ڕقم 1 تا ڕقم 6 کۆدی راوەدێکە ئایدنتیفیکیشن کۆد بەسەر چاو تاوان ریزن ئایدنتیفیکیشن زۆر جار نای مادەکە ئەنووسرێ بۆ نمونە ئەنووسرێ PET یان PETE یان بۆ نووسرە ZPE بە شێوەی لینە لۆ دێنستی بە شێوەی های دێنستی یان ئەنووسرێ PVC یان نووسێ PP یان ئەنووسێ PS پۆلیستایرین یان ڕقم حوت دەیرێتێ بەوەی کە ئەن ئایدنتیفایدەواتە نەناسراوە ئێستا ئەوەی کە بۆ ئەو خواردنەوەیە بریتە لە PET ئەبێ ڕقم 1 درابێتەیە بەڵام ئێستا من ئەوەی کە تێگەشتمێن لەم بینەیە پرسیارەکە ناڕوونە چۆن تاوان ئێمە وەکو مامۆسای زانکۆ کەسانی قایمقام هاتوون بۆ لامان داوان لێکردن بۆی کە تێز بۆ ئەم پلاستیکیانە بکەین ئێمە ئەزانین ئەمادە پلاستیکیانە کۆ ئەکرێنەوە هەروەکو باسیەکەم زۆرترین بەرکەوتەمان لەگەڵ ئەم 6 پلاستیکە هەیە ئەوەی کە ئەوان پیان وتون باسییان کردووە ئەڵێ هەمووی بەیەکەوە کۆ ئەکرێتەوە هەمووی بەیەکەوە ئەتوێندێتەوە و ئەمە ئەنێرێتەوە بۆ وڵاتانەی دەرەوە ئەڵێ ئەمە ڕیسایکلینەکەی ئێمەیە ئەوان دەبێت ئاوەکەی لێ دروستەکەن بەڵام کێشەکە لەوەیە کە کار لەشکر باسی ئەوەکە ئەڵێ BPA تایە بیسفینۆڵ ئەی تایە مانایوە بیسفینۆڵ ئەی لە کوێوە هاتووە ماناوە لە عملی ڕیسایکلینەکەەوە هاتووە نەک تەنها بیسفینۆڵ ئەی بڕاتان هەبێ یەکێک لە هەرە خەتەرترین مادە مۆنۆمەرەکان کە بریتە لە فۆزجین ماشەڵڵا هەموو یەکێک لە ئێمە ئاسی زانیاری وایە کە بتوان لەسەر فۆزجین بخوێنێتەوە چەکی کیمیاوی بوو لە جەنگی جیهانی یەکەمە لە سانەوەی خەڵکی بەهۆی ئەو مادە مۆنۆمەریەوە ینی لە ناوچوو ئەمە لە پلاستیکەکانە هەیە کە ئێمە ئاوی تیا خۆینەوە کە ئێمە خواردنی تێکن بە دڵنیای جاوەرە لە کوردستان بە توێژینەوە ئەمە من خۆم ئەوەم نەکردووە
من خۆم ئەو توێژینەوەیەکت پێشک دێ زانکۆیەکی بەڵام کوردستان من ئەوەسە کردوێتی بە کاگلەشکری ئەڵێم بەدەر لەوەی کە تۆ بۆ BPA ئەەکەی بەڵام خەتەرتر لە BPA ئەگەیش بریدە لە فۆزجین ئادەوەرە بۆ فۆزجینیش بکە بزانە ئایا ئەم مادەی تایە لە کاتێکدا هەروەکو باس یەکەم چەکی کیمیاویە جاوەرە ئەم مادەیە وەکو مادێکی مۆنۆمەری تێکەڵ ئاوەکە بێت کارە سادێ بقەومێ ئێستا ئێمە ئەڵێن ڕیسایکلینە لەبەر ئەوە ئەبێ بە دڵسۆزی ئەو مادە پلاستیکیانەی کە یێتە ئەم وڵاتەوە پێش ئەوەی کە فوی پیا بکرێت و دەبەکەی لێ دروست بکرێ ئەبێ بە دڵسۆزی وەسف بکرێت بەوەی کە بڵێ بەڵێ ئەمە پێی ئەوترێ بە گوێرەی ریزن ئایدەنتیفیکیشن کۆد کۆدی ڕقەمەکی راوەتێ ینی PTA ئەو بەڵەیە هەیە ئەوە کاگلەشتێ دەتوانێت وەڵام باتەوە نییە باشە تۆ ئێوە دکتۆرن ئێوە لە قسمی کیمیان بۆ کاگلشکری فەقیر هەموو شتێک ئەوە توانێت وەڵام باتەوە ئەی جامیعەکانی کوردستان بۆ ناتوان وەڵام بنەوە کاگڕەنج بەڕاستی من ئەڵەم لاوازین لە توێژینەوەیە بۆ لاواز ئەوەی جیازی پێویستمان لە بەردەسانیە ئەوەی کە هەیە ڕێگەیەکی کیمیاویە کە بەکاری ئەهێنین ینی ئاسایی ئێستا من بۆ خۆم یعنی ئێستا بۆ نمونە لەم هەموو دکتۆر و ماستەر و پرۆفیسۆر و خوێندکارەی بەشی کیمیا یعنی ئەبێ هەرمومان ڕووی دەممان بکەینە کاگلەشکرد نەخێر نەنا من ئەڵەم لەسەر پلاستیک مادەم هەمووتان کۆکن ئێوەی دکتۆر ئێوەی جامیعە ئێوەی خوێندکاران کە ئێمە بۆمباران کراوین بە پلاستیک ئێدە بە توێژینەوە جوابم بنەوە مەسلەیەکی زۆر تازە هەیە کاگڕەنج پلاستیک هەر لە دنیا ئێستاش ڕەنگە کۆمەڵێک دەرد هەبێ سەرچاوەکەی پلاستیک بێ ئێمە نەزانین لە دنیا ئازانی من ئەو مادانم پێ ئەوەنەی ئەیزانین وەڵامی توێژینەوەی کوردی چییە؟ ئەزانی توێژینەوە لێرە لە وڵاتە زۆر قورسە ئاسان نییە ینی توێژینەوە بکەیت سەیری ئەوانەی کە توێژینەوەی باشیان کردووە ئەبینی نمونونەکانیان ناردوتە دەرەوە ئەبینی لەگەڵ تیمەکانی دەرەوە کردویانە شایەتی چەند توێژینەوەی ماستەر و دکتۆرایی کە ئەم گومانانەی ئێمە بە زانست ئەڕەوێنێتەوە یا نایڕێنێتەوە توێژینەوەی زۆر باش لە وڵاتە کراوە بەس ئیشی لەسەر ناکرێت بەڕێزم لینک نییە لە بینی ئەتوانی ئاماژە بە دوو توێژینەوە بکەی هی خوێندکارەکانت هی ماستەرەکان هی دکتۆرا کە ئەم ڕاستیە تاڵانە ئەسەلمێنێ بە زانست بەڵێ من بۆ خۆم هەندێک توێژینەوەمان کردووە لەسەر ئەو مادانەی کە لە پلاستیک دایکەکەیان پلاستیک لە پلاستیک دروست دەبن بڵێ لە ناو خاکمانە هەیە بڵێ لە ناو ئاومانە هەیە بڵێ لە ناو هەوامانە هەیە ئەمانەوە بەرکەوتەشمان هەیە بەڵام بە جۆرێک لە جۆرەکان کاتێک بۆ نمونە من یەکێک لە توێژینەوەکانم لەسەر ئاوی پارێزگایەکی ئەم وڵاتە بوو وتم کاکە ئەم مشکیلەی تێدایە وێنەی ئەم توێژینەوەمدا بە هەموو لایەنە توێژینەوەکە معلەن نییە توێژینەوەی چۆنە ڕانەگەێنراوە توێژینەوەی کە ڕاگەێنراوە ئیتر بۆچی بترسین لەوەی کە لە پارێزگایەکی وڵاتە ئەگەر تۆ ناوی بڵێ کەواتە گەورەترین چاکەت لەگەڵ کردووە ئەبێ محافظەکەی یەک گوڵەن و مەدالیا بکاتە ملێ چه پارێزگای هەر ئەو ڕۆژە لەگەڵ چۆنەڵێ ئەو کەسەی کە ئیشم لەگەڵاکرد و کاتە من تەلەبەی ماستەر بووم پێکەوە چوین تەقدیممان کردووە کاکە ئەم کێشە هەیە مادەیەک هەیە پێ دەوترێ ئارسنی زەرنیخ لە ئینسکلۆپیدەی زانستیە بە شای ژەهرەکان ناسراوە لە ئاوی ماڵانە هەیە لە ئاوی بەلوع ئاوی خواردنەوەدا هەیە بە نسبەی چەند بە نسبەی زیاتر لەوەی کە دانراوە بۆ لە ستاندەرە جیهانیەکانە هەیە ئەزانی لە خاتمدار بوو زەرنیخ یەکێکە لەوانەی کە هەر زوو کۆنفێرم کراوە یعنی ئەوەی کە نەخۆشی شێرپەنجە دروست دەکاوەکو کادمیۆم و زەرنیخ ئەوانە لە ڕیزی پێشەوەی ئەو مەوادانن کە مشکلە دروست دەکەن دایکەکەشیان کێ پلاستیکە لە پلاستیکەوە بەس سلێمانی کاکڕەنج با من یەک شتی پێ بڵێم ئەم بەڕێزانەی باسی ئەویان کردووە کاکە با ئەمە مەسەلەی پلاستیک قەتیس نەکەین لە کوردستانە قەزیەکی عالەمیە برام قەزیەکی زۆر عالەمیە بەس شەرکەوەکەس لە شعرێکاڵێ من ئەگەر سەفین نەبینم ناتوانم جیان بین بم من جارێ خەمی سلێمانی جا پێت بڵێم کێشەکەی ئێمە مامەڵەکردنە لەگەڵ ئەم قەزیەدا ئەو دێ بۆ نمونە کاکە تۆ معمەل کارگەت هەیە کاتێک کە ئەمە ئاوەکە تەواو دەبێ و دەیخیتە مەخزنەکەەوە نمونەیەک لە ئاوەکە وەردەگری فەحسی ئەو مادانە بکەی کە پێیان دەوترێ سەر لە هۆرمۆنەکان تێگەدەن ئەوانەی ئیدیسیان پێ دەوترێ ئایا تۆ فەحسی ئەم 12 مادەت کردووە نەخێر ناکرێ قورسە بکرێ بەس لەوێ دەیکا کاتێک کە مادەیەک دەدۆزێتەوە لە ناو ئاوەکە و ئیجباریشە ئەم مادە ئەبێ بۆ ئەوی پێی بڵێن پلاستیک لە ناو پلاستیکەکە هەبێ دێ هەوڵ دەدا حەلێکی بۆ بدۆزێت دکتۆر کارزان شتە بڵام عاجز نابی من قەنەعەتم وایە گەریەوە بتانەوە توێژینەوە بکەن بای ئەوە ئامێری پێشکەوتوو لە وڵاتە هەیە هەر نەبێ ئەڕۆم ئامێرەکانی کواڵیتی کۆنتڕۆڵ لە ئیبراهیم خەلیل بەکارێنم وەرێگرم
ئەڕۆم ئامێرەکانی مەرزەکانی سلێمانی بەکارێنم، ئەڕۆم ئامێرەکانی زانکۆکانی کوردستان بەکارێنم. باوەڕتان هەبێت توێژینەوەی باش هەیە، باش زۆر باش، ئیشی لەسەر ناکرێت، کێشەیە من حەزەکەم ئەوانەی کە توێژینەوە هەیە چ توێژینەوەیکی ترە بینی ئیشی لەسەر نەکراوە وەکو ئەوەی کە زەڕنی خێ لە ئاوی پارێزگایەکە. من هەندێک توێژینەوەمان کردووە لەم ساڵانەی دواییە لە 2016 بەرەوسەرەوە کاکە ئێمە کێشەی کۆمەڵێک مادەی ژەهرمان هەیە لە خۆراکە هەیە کە مەفروض نییە ئەم مادانە لە خۆراکە بدۆزرێتەوە. وەکو چی؟ کاتێک هەندێک مادەی ژەهرە هەندێک توخمی قورسە لە ناو خۆراکە ئادۆزرێتەوە لەوانە میتاڵەکانوانە کانزا قورسەکان بۆ ینی بۆ ئەبێ کانزای قورس ڕێژەی لەو سەوزەواتانی کە ڕۆژانە سێجار ئێمە دەیخۆین زیاتر بێت. پلاستیکی خراپیش کانزای قورس فڕیاتە خۆراکە کاتێک کەشی دەبێتەوە خۆری بەردەکەوێ بەڵێ چونکە ئەو پێکاتانەی کە پلاستیکی لێ دروست دەکرێت کانزای قورسی تێدایە بەڵێ زۆر بە ئاسانی بەس یەک نقطە هەیە ئەو بەڕێزە باسی کرد کاکە مامەڵەکردن لەگەڵ ئەم قەزیا مهمە دوای ئەوەی لە معمل دەردەچێ ئەم ئاوە چۆن دەپارێزرێ ئایا لە چ دۆخێکە ئەم مادە ژەهرانەی لەم پلاستیکەوە دێنە ناو ئاوەکە من ئەبێ ئەو دۆخە دروست نەکەم کە دروستم کرد کەواتە پڕ دەبێتەوە. کاک دۆرگان پێش هەموو شتێ بە مەسلەی پلاستیکەکە وەلا بنین ئێخۆ ئاوەکە شەکرێتە ناو پلاستیکەکە و بەس پرسیارەکە ئاوەکەیە لێرە ئێمە زانین حتاوەکو 2000ەکان زۆربەی ئیشی ڕیسەرچەکان بەلای ئەوە ڕۆستن ئەیامون با مادە پۆلیمەریەکان بایۆدیگرێدەبڵ بن واتە شی ببنەوە بە خێرایی بۆ ناوژینگە ئەوە پڵەسێ بوو بۆ مادە پلاستیکیانە بەڵام ئێستا ئەڵێ کارەساتە بۆ ئەڵێ لەبەر ئەوەی کە ئێستا مۆزۆعێکی زۆر تایبەت هاتۆ دەکایەوە کە ئەوانیش بریتیە لە بوونی مایکرۆپلاستیک و نانۆپلاستیک کە ئەمانە دەنگۆڵی حتا بڵێ وردن تەنانەت لە ئەمریکا مهمترین توێژینەوە ئەڵێ waste water treatment plant یعنی ئیتر پاکردنەوەی ئاوەکان پێشەوەی بگا بە ماڵ ئەڵێ چەنەها خەتوەی جیاواز ئەبڕێ ئەڵێ هێشتا ئەو ئاوە بە تەواتی پار ناکرێتەوە لەو مایکرۆپلاستیک و نانۆپلاستیکیانە ئەڵێ تەنانەت شیری دایکیش ئەڵێ پیس بۆ مادە پلاستیکیانە. داوای ئەوە ئەکەم وەکو میدیاکارێک وەکو هاونیشتیمانیەک ئەبێ لەسەر کوردستان ئێستا من لە سەرەتای قسەکان ماوتمە و توێژینەوانەی کە ئەو توێژەرانەی کە لەسەر پرسەکانی کوردستان قساکەن ئیتر لایەنی کیمیاوەکەی بێ لایەنی تەحلیلکردنی خۆراک بێ بەدەستێنانی ئەنجامێکی زانستی باوەڕپێکرا و ئەوانە پاڵەوانەکانی ئەم نیشتیمانن. ڕاستی دکتۆر هێشتا قسمی کیمیا وەڵامگۆی نیگەرانی و گومانەکانی خەڵکی ئەم وڵاتە نییە. ئەبواە ئێستا لێرەدا بە چەندین توێژینەوە وەڵامی پرسیارەکانی من بیرایەتەوە. ئیشی زانکۆ ئەوەیە دراسی مەشاکلەکان بکە و مەشاکلەکان مادە و بابەت و مژاری توێژینەوەکانی ماستەر و دکتۆرا و ئەوەی دەرچووەکانی پۆلی 4 بێ نەکراوە یا کراوە و ئەنجامی مەترسیدار هەیە و ناتوانێت کراوە بەڵام بەڕاستی بەجددی پێت ئەڵێن نەگەیشتین بە ئەنجاسە من بۆ خۆم 2 ساڵ لەمەوە پێش 4 تەلەبەی خوێندکاری پۆلی 4ەکانم وەرگرت بەحسم لەسەرکردن لەسەر مەسەلەی مایکرۆپلاستیک بوونی مایکرۆپلاستیک لەناو دەبەی ئاوە یعنی چەنەها خەتوەی جیاوازم ئەپلای کرد لەسەری بەڵام نەگەشتینە ئەنجام بۆ لەبەر ئەوەی کە هەروەکو باسی ئەەکەم یعنی گۆڕانی جە و نەبوونی کارەبا جاروبار هەیە لەپڕ کارەبا ئەبڕێ نەبوونی جیهازی گونجاو ئەوەیە کە ئێمە ناگەین بۆ ئەنجامی کە ئەمە بەسمانە لەبەرەوە من بەس دڵنیام بەوەی کە بەڵێ نانۆپلاستیک و مایکرۆپلاستیک لە ناو ئاوا بوونی هەیە بەڵام پرسیارەکە ئەوەیە لەوانەیە لە دەبەی ئاوەکەشەوە نەگەشت بێ وڵاوانە ئەگەر ئەوان بە من بڵێن مەسەڵەن فڵان ئەنجام هەیە بەو ڕاگەاندن کارانە بڵێن وڵات دنیا ئەهەژێن دەتوێژینەوەمان بەرێکە دیاری بکە بۆچی مەسەڵەن بزانە هەزاران ئێستا بۆچی لە ناو سەدان مامۆستای زانکۆیە بۆ نمونە هەندێک کەس هەندێک دەموچاو دەستیان بۆ برێ لەبەرەوەی بە توێژینەوە قساکەن باشە بەسەر چاو وە کاریگەری خۆشی هەیە توێژینەوە کابرا بەرزیە کاتەوە کاک ڕەنجان کە تۆ حەلەکە و پێێنە و بە هزار توێژینەوە بەوە دروست بەجارێک و بەدوان لە بابەتەکە دەرنەچین ئێمە مۆزۆمان لەسەر ئەوەی کە دکتۆرژیان خۆ دەزانین لە سانەوە 5 پیتە با ئەمە لەسەر پیتەکە قسە بکەین ئەو مادانەی کە لە پیتەکایە دوای
هەر ئاو نییە کاکەجان خۆتۆ بیپسیە هەر لە پلاستیکایە ماستە قەیماغە پەنیر یعنی چی شتێک نییە لە پیتیان نەبێ چی شتێکم پیادی پێم ئێستا جارێ پێش هەموو شتە باسی پلاستیکمان کردووە ئەگەر من بم لە بری کاگاواتی قایم قامی سلێمانی باشە ئەگەر من بم لە بری نەبەز عەبدولحەمید بەیانی لە لیژنەکانمان هەر ئاوەیەک لەم کوردستانە خەڵکی کوردستانی خەڵەتان بێ لەو ستانداردە جیهانیە نەبێ کە مامۆستا بەم جیهازە هات فەحسی کرد بەیانیە چەم ناوەکانیان ئەعلانەکەم پەڕۆیەکی ڕەشی تەعزیی پیا هەڵەواسم ئەڵەم جارێکی تر غەدر لە خەڵکی کوردستانەکەی مەسئول غەدر لە خەڵکی کوردستانەکە تاجر غەدر لە خەڵکی کوردستانەکە کۆمپانیا غەدر لە خەڵکی کوردستانەکات بەزاوی تو یەکدانیتیانێ لە سلێمانی من دڵنیایی دەکەم لە هەر شوێنێک کاکڕەنجیان برای کاکە نییە لە کوردستان هەم لە سلێمانی بەڵێ ئەوانەی کوردستانە قوربانجان من جار ئێستا من قسەم پێ نییە بۆ فەحسی کیمیایی کە من قسەم پێ نییە یعنی قسمی کیمیایی زانکۆی سلێمانی قسەی پێ نییە نەتیجەیەکە دەرەچێ بۆچی لە پاکی نەکرێ بۆچی بەس فیزیاوەکە قسەمان پێیە باشە بەسەر چاو منش لەگەڵتام کە دەرنەچوو با یەکەم کەس ئەگەر بۆ نمونە ئەوەی من خراب و یەکەم کەس من دەمنەوە دەست پێ بکە بەس حەقیان نا تۆ قایم قامبی وا ناکەی ئەوە ڕێگا ئینسانی و نەتەوەی و ئاینیەکە نییە کاکڕەنجان هیچ کەسێک ئەگەر تۆزێ زەمینی بەخوا من بەم نایەڵم ڕەمەزان ئاوی کەسیان بچێتە بازاڕەوە تا ڕەمەزان هەتا نەیکا بۆ ستانداردەی کە ئەم دەبەیان بەرێ ئەو دەبەیان بەرێ ئەمە خۆت لە ئەڵمانیا هێناوتە بۆ ئێرە ئەڵەی ئاو سەیری کە لە ئەڵمانیا سومکەکەی چەند ئەبێ لە کوردستانی جوابێ ئەگەر وا نەبێت من بەم نایەڵم یەک دەبە بێتە ناو بازار ئەچم ئاوی بەلوعە چاکەم وەکو بەریتانیا لە کورد لە بەریتانی نازدارتر هەمووی ئاوی بەلوعا خواتەوە ئاوی بەلوعەکە چاکەم هەر یەک معمەل نایەڵمەکەیانەکەین تا ئێستا دەربەنی خانیان بۆ چارەسەرەوە کە قەزاکەی بچوو کە چاک نەبووە ئەبێ ئێوەش خەبات بکەن بۆی چاک خەباتی ئێمە کاکڕەنجان خۆ ئینسانکراوە لەسەر ئەمە کاگڕنج کاگەڵ شەشتاکە ئەو کاتێکە ئێمە پشکنیمان بۆ کرد 2020 ماوەی 14 ڕۆژ کاگەڵ شە خۆی زانە نزیکەوە هەموو کارگەکان پەرداخانیمان پێ ڕاگرتن ئەو کاتە پێمان ڕاگرتن وتمانە بێ پێتێک بێنن کە بە ئەو ئەڵێ ئەوە پێشووترە ئێستا لە بازار ئەمە لە بازارە بەڕەوەڵە ئەتوانی تاوەرە چەند تەن لەمە بکڕی وەڵا زۆرە چەند تڕێلە هەزاران وەڵاوە من بەس یەک قسەشم کرد یعنی لە سەرەتای بەرنامەکە وتم بەڕای من جەناب وتێ بێ کارگەکان ئەوەنێنن بەڕای من کەم تەرخەمی حکومەتە یا ئەوان ئەبێ قسمی کیمیا بڵێ کاکە من بودجەم پێویستە وەزارەتی خوێندنی باڵا من تاکەی دابنیشم قسەی عام بۆ خەڵکی وڵاتە بکەم من ئەبێ بە توێژینەوە قسەت کرد لەسەر کۆدەکە دکتۆری قسەی کرد لەسەر کۆدەکە من حەزەکەم بەڕێزیان باشە زان دکتۆر کارزان و دکتۆریوا کاردوکیان کەسی دکتۆر کارزان و دکتۆریوا کەسی زانستین کۆدەکان بۆ ژمارە 5 بێ بۆ ماست بێت ئێستا ئەمەی بەدەست منەوەیە کۆدەکەی ژمارە 5 لەسەر نووسراوە کاڵ بۆتەوە خۆی کێشەکە لەوەیە ڕاستە ئەمە ساڵ 1986 کۆمەڵی پیشۆرانی پلاستیک ئەم کۆدانیان داناوتیان بۆی کە جۆرەکانی پلاستیک پۆڵێنکەین بۆ نەژمارەیەک بۆ ئاو شلەمەنیەکانە ژمارە 5 بۆنە بۆ شیر و گەرمی و ماست و ئەوانەیە بەکارێنرێ بەڵام بەداخۆ کۆدەکەی لەسەر نووسراوە لەبەرەوەی پشکنی بۆ ناکرێت لە سنوورەکە هەر سێرێکێکا کۆدەکەی 5 تەواو ئەمە بۆ ماست ڕێگە پێدراوە تەنانەت کاگڕەنج ئەم سەتڵی ماسانە من بەدواچوونم بۆ کردووە لە یەکە شارەکانی ئێران ڕۆشتوم خۆم تەسویریشم کردووە ئەمە هەرچی پاشەرۆی پزیشکی کۆیەکەنەوە ئەیکەنەوە بە ڕیسایکل ئەم سەتڵانی لە دروستەکەن زۆر جار لە سنووری کوردستان باڵێ ئەم سەتڵێک بەخوامەی سەتڵی ماست بوو دراوسێک لە دراوسێکی خۆمانە وەرگر ماسەکەی تیا بوو شەو وتم بەیانی بۆ بەرنامەکەمەیە ئەو لاسیکەشی پێوێ بەس کاگڕەنج ئەمە بەشێکشی بەناوی هینەوە داخڵە بێت لە سنوورەکانە بەناوی ئینجانەوە ئەڵێ بە گوڵتێکردن نەبێت هیچ پشکنێکی بۆ ناکرێت لەوەش خراپتر کاگڕەنج کە خەتای هەوڵاتیشی تایە من حەزەکەم پێت بڵێم لە هەرێمی کوردستان توێژینەوەی کراوە لەسەر سەتڵی ماست لەسەر 4 جۆر سەتڵ کراوە لەسەر پلاستیک لەسەر ئەم فافۆنە لەسەر شوشە لەسەر پلاستیک دوو جۆری کراوە ئەوەی کە بە پێ ستاندارد ئەوەی پێ ستاندارد نییە من خۆشم بە عملی ئەمانە بەر لە تاران هەمووی پشکنیم بۆ کرد هەرچی سەتڵەکانە کە لە هەرێمی کوردستان بەکاردێنرێ ئەمانە ڕێژەی هێفی متاڵەکان توخمە قورسەکان ینی دەقات و بیسقات لە ئاسی ستاندار زیاترە یعنی ئەو ماستەی کە ئەکرێتە ناو ئەوە بەرکەوتەی ئەوەی پێڕازم خۆم کڕیم هەر لە پێیجەکەی خۆم دامناوە کە ماستەکەم هەر ڕشتۆ دوایی بنی ماستەکە یەک پارچە بووە بە ڕەشی کە ئاشیرەکە بە گەرمی تێکراوە ماستەکە لەگە ماستەکە شیرەکە کارلی کردەوە شی بۆتەوە بۆیە بەدڵنیاییەوە ئەم کۆدەش پێوەەر نیە ئەگەر فەحسی بۆ نەکرێ منێک بازرگانمە چم کۆدی ژمارە 5 سەرخەم و سەتڵەکەیان و خەمە بازارەوە ئەبێ حکوومەت بڕیار بە پشکنی بڕیار بە بڵێ ئەمە ژمارە 5 یاکە داواکاریت لە خەڵک چییە لە هیچ شوێنێ ماست مەکڕن ئەگەر لە ڕنج ئێستا بۆنە ئەم سەتڵەشمان هەیە ئەمە کاگ هەندرێن دوای حەزەکەم سێ لەسەرکە
ئەمە هیچ نایەکی لەسەر نییە کە ئەماڵین ئەم سەڵی گیاییە ئەم سەڵە هەم بۆ ژینگە باشە هەم لەگەڵ خۆراکشن کە گیاییە بزانەی کا بە فەرتەنەکەەوەی لە ماوەیەکی کەمە لەبەر تیشکی خۆردارێشیە بێت و تێکەڵی ژینگا بێ ئەو کاتەی زیانێک بۆ تەندروستیش نییە ئێستا لە بازارەکانە هەیە ئەو پلاستیک بۆ سفری سەفریش کە باسی کرد بۆ دکتۆر کارزانزای کێشەکە چیە کێشەکەش هاوڵاتیە هاوڵاتی من ئێستا زۆر باشە ماسفرۆشەیە لە تەنیش ماڵمانەوە زۆر باش کاگڕاست ماسفرۆشەیە لە تەنیش ماڵمانەوە لەم 200 لە هەردوو جۆرەکەم هەیە ئەڵێ بەس هاوڵاتێکە کە هەیە گەر تیپەکەی پێوە نەبێ یان پەڕۆیەک لەسەری نەبێ یان پوشەکە لەسەری نەبێ لە ماسی کوردی ئەڵێ لە هەمان کاتەمە کوردەکەی تێکەم لە لادێ بۆم بێت بەس لەبەرەوەی سەڵەکەی ئاوایە خەڵکی خۆشمان هەمووی نا بەشی خەڵک ئەوە عینیە چێ ئەوە خەر باشە بەس ئەگەر تۆ دایم دەباسیکەی لە تەلەڤیزۆن ئەو کاتە خەڵکیش تێگا کە ئەمە باشترە لەو پەڕۆیی کا وڵا کاک ڕزمن باسیەکەم بەدڵێەوە هەموو زۆرە سەڵەکانم بردووە ناڵم پشکنیم بۆ کردووە بە دەردەوەی کە ئەو مادانەی کە دکتۆر کارزان ئەمەژی پیاد ئەپروف کراوە کە تووشی سەرەتانمانەکە ڕێژەیەکی زۆر هێوی مێتاڵ و کازا قورسەکانی تیا کە ئەمە بەدڵێەوە کارە بۆ نەخۆشی شێرپەنجە بەرگی لەش ناڵێ و کار بۆ نەخۆشی درشقانەکان ئەجا من درەنگ هاتمە لای دەستەی ژینگە بۆ ئەوی کە گوێت لە هەمویان بێ ئێستا ساحەکە هی جەنابتە چ دڵنیایە کە دەی بە خەڵکی کوردستان لە هەفتەی پێشوو نوێنەرتان لە بەرنامەکەما بوو بەڕاستی خەڵکێکی زۆر گلەیی لە دەستەی ژینگەی ئەم وڵاتە هەیە لە بەرەی چاوەڕوانیەکە زۆرە لێتان ئەم هەموو شتە هەیە و ئێوە ڕاگەاندنی ژینگەن ئەبوو لە پێشکەشکارەکان زیاتر لەسەر تەلەڤیزۆن بن ئەبوو هەموو ڕۆژێک کۆدی تازە بە خەڵک بڵێن لەمانە دوورکەونەوە ئەبوو هەموو ڕۆژێک کۆنگری ڕۆژنامەنووسیتان هەبێ ئەبوو هەموو ڕۆژێک تەوعی خەڵکی ئەم وڵاتە بکەن ئەبوو هەوڵبەن فەند پیا بکەن بۆ ئەو گەنجانەی کە ڕێکخراوی ژینگە پارێزیان دروست کردووە ئەمە حاڵی وڵاتەکەیە لە سێ بەرنامەی تەلەڤیزۆنی ڕووداودا ئیتر من هیچ پرسیارێک لەیەوە ناکەم فەرموو زۆر سپاس کاگڕنس ئەم بەرنمەیە پرۆگرامێکی میدیایی نییە بە تەنیا بەڕاستی جێبەجێکردنی ئەرکێکی نیشتیمانیشە دەستخۆشیم هەیە سپاس بۆ میوانە بە ڕێزەکان قسەکردن لەسەر ئەو بابەتە دوو ڕەهەندی هەیە ڕەهەندێکیان ئابووریە ڕەهەندێکیان ژینگەییە لە ڕەهەندە ئابوووریەکە حەزم لێ بەرچاوڕوونی بدەم ئێمە لە کوردستانە دژی هیچ کارگەیەک و هیچ بەرهمێنان و هیچ پیشەسازیەک نین ئێمە حەزەکەین کۆمەلگای کوردی حەزەکەین لە کۆمەلگایکی بەرخۆرەوە کە کەرەستە و ئامێری وڵاتان بەرهەمێنێ ببێتە کۆمەلگایکی پیشەسازی بە جۆرێکەوەندە هەلیکار هەبێ بۆ گەنجانمان بۆ کچوقڕەکانمان کە ڕێگای کۆچیان لێ بگرێنەوەی بچن دەریا ئیزە بخنچێت لەو ڕەهەندە ئابوووریەکەیەوە ئێمە حەزەکەین کوردستان دوورگەی بەرهەمهێنان و پیشەسازی بێت بەڵام ڕەهەندی دومیان ئەوەیە نابێت لەسەر حسابی ژینگە و تەندروستی بێ ئەو کاتێک کە ئەم ئیشانە ئەم کارانە لەسەر ژینگە و تەندروستی ئەکەوێت زیانەکانی زیاترە لە سوودەکانی کارەسا دروستەکە و دەبێت لەوێەوە هەمومان بەیەکەوە بەپێی ئەو دەسەڵاتانەی کە هەمانە ڕوبەڕووی ئەم بابەتە ببینەوە لە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە بمانەوێت قسە لەسەر ڕەهەندی ژینگەی ئەو بابەتانە بکەین پێویستیمان بە قسەکردنیەکێ لە هەندێک بوارە ژینگە پێویستی بە دوو بابەتی سەرەکی هەیە بۆی بتوانێت باش ئەرچی خۆی زێبەجێ بکە یەکەمیان سەقامگیری سیاسیە دووەمیان سەقامگیری دارایی و ئابووری لە وڵات من ئەوەی تریشی بۆ زیاد دەکەم ئەویش عقڵەتی کارژێڕیە هێشتا ژینگە لە ڕووی عقڵەتی کارژێڕی حکومڕانی یەکێک نییە لە ئەولەویاتەکانی حکومڕانیمان لە هەرێمی کوردستان هەتا ئەم عقڵیەتە نەگوازینەوە ژینگە وەکو پرسێکی سیادی نیشتیمانی وەکو وەزارەتێکی سیادی سەیری نەکەین ڕەنگ بێ نەتوانین ئەو مهام و ئامانزانەی کە هەمانە جێبەجێ بکەین بەڵاموانای ئەوە نییە ئەوانەی ئەوە نیە دانیشتی ئەوە دیوێکیان دیوێکتان حەزەکە مەستە پرسیاری جەنابەت باسکەم دەستەی ژینگە بەپێی ئەو ڕاگەیانانەی ئەو ڕاگەیانێک کە خۆی هەیەی وەکو خۆم ناگرم یەک پرسیار نەکەم باش ئێوە دەبەی ئاوتان لە دەستەکەی خۆتان قەدەغە کردووە بۆ خۆتان و کارمەندەکان پلاستیکیش ئەگەر خراپە لە هەموو کوردستان مەمنوعیکەن ئەگەر باشیشە بۆ لای خۆتان مەمنوعتان کردووە و دوای ئەوە ئێوە بەس نوێنەری خۆتان نین ئێستا من کە ڕۆیشتمەوە تەراکسودێکم لەبەر کرد مەسئولی ماڵی خۆمم بەس ئەم مایکەم پێوە بێ مەسئولم بەرامبەر بە خەڵک بەرامبەر بەخوا بەرامبەر بە نیشتیمان بەرامبەر بە بەشەریەت وە اینجا ئێوەش مەسئولن بەرامبەر بە خەڵکی کوردستان هەر کاتێ ژینگەی وڵاتێک گوێران بێ خەڵک ڕوو لە وەزارەتی ژینگاکە ئەگەر وەزارەت بێ ئەگەر دەستە بێ ڕوو لە دەستەی ژینگاکە لە چاو حەجمی ئەم هەموو کارەساتەیە هەز ناکەن ئێوە بێدەنگن هەست ناکەن ئێوە لە چاو کارەساتەکە ڕیلاکسترن لەوەی کە ئەبێ هەبن بێ ڕەنگنین بێدەسەڵاتین ئێمە کاگڕنج ئێمە لە 23 نۆی ساڵی 2020 4 ساڵ بەر لێ ئێستا
بە نووسراوی فەرمی کۆی فەرمانگەکانمان لە ئیدارە سەربەخۆکان لە پارێزگاکان و لە دیوانی دەستەی ژینگەش هەموو جۆرە ئاوێکی خواردنەوەی دەبە و پلاستیک و ئەوانەمان مەمنوع کردووە قەدەغەمان کردووە ئەخ لای خۆتان لای خۆمان هەمان ئەو فەرمانەمان داوەتە هەموو وەزارەتەکان داوانێتە هەموو دەستگا پەیوەندیدارەکانی ئەم وڵاتە بۆچی چونکە ئێمە ئەنجومەنی هەرێمی ژینگەمان هەیە کە سەرۆکی دەستەی ژینگە سەرۆکەتی هەموو وەزارەتەکان نوێنەریان هەیە لەو ئەنجومەنە و ئێمە لەگەڵ لە 16 چواری ساڵی 2023 بەڕێز وەزیری پیشەسازی و بازرگانیشمان تایبەت بە پلاستیک دعوت کردووە لە کۆبوونەوەی ئەنجومەنی هەرێمی بۆ ژینگە ئەو ئەرکە فەرمیەی وەکو دەستەی ژینگە لەسەر شانی ئێمە بێ ئێمە گەیاندومانەتە شوێنی مەبەست بەڵام تەنفیزکردنی جێبەجێکردنی قەدەغەکردنی لە دەسەڵاتی دەستەی ژینگەنی مامەسای گەورە دەبێ ئەو قەدەغە بکەی کە نایخۆنەوە ئێوە ئاوی بەلوعا خۆنەوە ئێمە لە دائیرە بەڵێ ئاوی بەلوعا خۆینەوە باشە بەڵام ئێوە ڕێگاکەتان دروست نییە ئەزانی بۆ طبعاً بە گەوری خۆت بمبەخشە کە مناوە بە ڕاشکاوی و عاڵەم لەبەرەوەی کاتێ ئەتوانی بە خەڵک بڵێ ئاوی دەبە مەخۆرەوە کە بە دڵنیاییەوە پێی بڵێ ئاوی بەلوعەی ماڵان بەرکەوتوو نییە بەو مەوادە پلاستیکیانە کامتان بۆ نوتان گەورەترین زیان کە بەر ئاوی کوردستان کەوتووە تێکەڵبوونی دایبی و نازانم چی و موادی پلاستیکی ئێوە چیتان کردووە من خەڵکم هێناوە ئەمان قسەی زانستە لە بەشی بایۆلۆژیا بەڕاستی ئاوەکان بارگاوی بوون بە کانزا قورسەکان خەڵکێ توێژینەوەی کردووە لەسەر ماسی بەرکەوتووە بە کانزا قورسەکان ئێوە چیتان کردووە بۆ ئەوەی کە ئاوی ڕووبارەکان خۆشینگە پێک دێ لە ئاو و خاک و هەوا چیتان کردو بۆی ئەوە پاپ بکەنەوە ئێمە لە دەستەی ژینگە هەمیشە بە پێی یاسای ژمارە 8 ساڵی 2008 و ئەو ڕێنمایان یاساین لەبەردەستمانە ئەو دەسەڵاتی کە هەمانە لە فەرمانگەی هونەری لە فەرمانگەی شارەکان راپۆرتی لیژنەکانمان هەیە ئەم راپۆرتی لیژنەکان لەسەر هەوا لەسەر خاک لەسەر پلاستیک لەسەر ڕاوشکار لەسەر ئاو لەسەر هەموو ئەمانە هەموو راپۆرتەکانمان بەردەستە من سەدەمین جارە ئەمە دووباراکەین و ئێمە لەبەرەوەی دەسەڵاتێکی تەنفیزیمان نیە ڕاستەخۆ ناتوانین ئەو راپۆرت و ئەو توێژینەوانە و ئەو بابەتانی کە ئێمە دەداسومان بۆ کردووە دەیدێنە دەستگا پەیوەندیدارەکان دەیدێنە وەزارەتی ناوخۆ یعنی بنمونەیەکت بۆ باسکەم ئێمە لەسەر دووکەڵی ئۆتۆمبیل لە شارەکانە کە ئەبێتە هۆی دروست چەندین نەخۆشی مەترسیدار کە ئەو بنزینە و کوالێتە خراپە بە دەداسوونمان کردووە فەرمانگەی هونەریمان راپۆرتی ئامادە کردووە داومانەتە وەزارەتی ناوخۆ و بەڕێوەبەرایەتی گشتی هاتووی هەرێم جێبەجێکردنەکەی لای ئەوانە لای ئێمە نییە بەڵام وەکو زانیاری زانستی ژینگە ئەو فەرمانچەنێکە بە وەزارەتی ناوخۆتان وتووە بنزینی ئەم وڵاتە و سیارەکان ئەوەندە گازی ژایراوی لێ دێتە دەرێ راپۆرتان ناردووە بۆ وەزارەتی ناوخۆ و جێبەجێیان نەکردووە هەموو دەستگاکان ناردوومە بۆسە بۆ وەزارەتی تەندروستی بۆ وەزارەتی شارەوانی تەسەورەکەی چەند راپۆرتان ناوە نە چەندەکە بێ ئێمە ساڵانە هەمانە مانگانە هەمانە ئێمە نمونێکت باسکەم هەر کارگەیەک دەستەی ژینگە بە وەزارەتی ناوخۆی وتووە ژینگەی ئەم وڵاتە لەبار نییە بۆ ژیان بەهۆی فڵان شت و منوسیشە باسمان کردووە هەر لە بەرنامەکەی جەنابتە چەندجار سەرۆکی دەستەمان باس کردووە ئێمە نەماشاردوتەوە ئێمە ئەزانین مەترسی لەسەر ژینگەی هەرێمی کوردستان هەیە لە ئاو لە خاک لە هەوا لە ڕوەک لە زیندەوەران لەو پیشەسازی و بازرگانی کە لە هەرێمە کوردستان هەیە من حەزەکەم شتێک باسکەم کاغرنس شتێک هەیە لە ئێمە دەبێت کوردستان بناسیین ئینجا قسەسە کوردستان سەیرێکە وەڵی ئێمە خاکی کوردستان ئەناسین کە کوردستان ئاوا نەبوو ئەزانی کە ئێستا هەیە کوردستان لەوەی ناو سرودەکانە چووکە خاکی گەوهرە و ئاوی کەوسەرە بەس ئێستا ئەوە تا بەشی کیمیای کوردی ئەڵێ وەڵا ئاوەکەی کەوسەر نییە و خاکەکەیشی گەوهر نەماوە تا 30 مەتر پڕە لە پلاستیکوان 30 مەتر 6 مەتر لە ژێریشا تێگی کەواتە سرودەکەشمان شێوە سرودەکەشمان ڕۆ وایە ڕاستە جا خەڵک چاوەڕوانی لە ڕاستیە و خاکەی لە کوردستان هەیە لە هیچ شوێنەکانیە بەس خۆمان تێکی ئەخرمە بەستمەوەی خۆی خاکی گەوهرە و ئاوی کەوسەرە بەس موادە کیمیاکان خەریکە تێکیە ئاوەکەی کەوسەر نایەڵێ و خاکەکەی گەوهر نایەڵێ بەڵێ مامۆستا ئێمە خۆتە زانی لە گۆی زەوی لە 170 ئاوە ئەگەر بیکەی لە 3 بۆ 5 ئاوی شیرین و بەکەڵ خواردنەوە دێ کوردستان یەکە کە لەو وڵاتانە
کە خوا نعمەتی شەوەندە گەورەی پێبەخشیوە لە هەر ڕووبارێک و کانیاوێک و کاری مامۆستا مەسعود محەممەد دەڵێ لە شوێنێکە. سا هەفتا و پێنج یاوی شیرینی ڕۆژەڵاتی ناوەڕاست لە چارپارچەکەی لە کوردستان چاپارسکەی کوردستانە تۆ لە کوردستانە کاتی خۆی کە ئێمە ئاوی کارێز و کانیا و ڕووبارەکانمان نەخواردەوە بە باپیرانی ئێمە نەکلۆری تیابوو نە ئەپاڵێش ئەشپاڵێورا و لە تەمەنی 6 ساڵیشا درێنەیە بەڵام ئێستا ئێمە دەتوانین وای لێ بکەینەوە بەڵام ئەمە ئەرکێکی هەمەلایانەیە ئەرکێکی هەمەلایانەیە پەیوەستە بە کۆمەڵێک ڕێشوێن و ئیجرعاتەوە بۆ نمونە ئێمە لە دەستەی ژینگە ئێمە لە دەستەی ژینگە ڕامان گەیاندووە کە پلاستیک لە 122 خۆڵ و خاشاشی ڕۆژانە لە هەرێمی کوردستان پلاستیکە پێویستمان بە چارەسەرکردنی ئەم دۆخە هێت چۆن یەکەم ئەوەیە کارگەی ڕسایکەلین هەبێ لە هەرێمی کوردستانە لە ناوەندی پارێزگاکان لە مامۆساگیان لەمە بەدوا هەر کاتە پەیامتان هەبوو بەرنامەکەم لەسەر هەر شتێک بێت دەستەی ژینگەویستان قسە بکەن بەردەوام میوانێکی ژینگە بەرنامەکەم بۆی کراوەیە و چەند خولەکێکی بۆ ئێوە هەر ڕۆژێ ڕاگەاندنتان هەبوو پەیامتان هەبوو بەحستان هەبوو توێژینەوەتان هەبوو چونکە بەڕاستی شێرپەنجە زۆر بەڕێز درێغی نەکردو سپاس دەکەم برای گەورەم بەخێر بێ فەرموو براگیان کێ قسەی هەیە باش بەسەر چاو مایکەکە فەرموو برای من ئیشەکە خۆی کاکی من من وەکو خوێندکاری ڕاگەیاندن و هەروەها وەکو نەخۆشێکیش کە هەڵگریەکێک لە نەخۆشەکان ومەمێت تەنها سەرنجی خۆم لە خولێکێکا بخەمە ڕووە هەروەها یەک پرسیارش لە کۆتاییە بۆ هەر پێنج بەڕێزیان کەم بۆ تۆش کە ڕاگەاندنکاری جاران هەتا ئێستش خواشی فاو با پێشەم شتە زۆر سپاس نەخۆشەکە هەستیاریە شتێکی وانێتە نامێ سەرنجی خۆمی لەسەر بخەمە ڕوو جاران هەتا ئێستاش ئێمە هەمومانەوەکو مرۆڤ پێویستمان بۆیە خانەوەرگرەکانمان دۆپامین وەرگێ بەڵام هەندێک کەس پێویستیان بۆیە کۆکاین وەرگێ لەبەرەوەی پیانەوتری ئالوودەبووی کۆکاین و هەروەها نەخۆش نەمان ئەم کەسانە لە ئێستا بەڕێزیان ئەڵێن پلاستیک کاری ئیسترۆجینەکات لە ئەو کێشەی دیکەیە کۆکاین کاری دۆپامینەکات هەست ناکە ئەمە لە یەکە چێت و هەروەها ئەمە باسی نەخۆشەکان بکەم هەموو نەخۆشیەکان ئێستا ئێمە وەکو نەخۆش هەمومان گولاج وەرەگرین گولاجیش خۆی پلاستیک نییە ڕۆژانە چەندێک لە گولاجە خۆین ئێمە ئەمە لە لایەکی ترەوە ئێمە ئەیان خۆین ویان خێنە ناوەوەی جەستەمان کە زیانی زیاترە لەوەی بدرێتە ئێمە لە دەرەوەی جەستەمان بۆ لە کۆتاییمە هەر پێنجمان هەر چوارمان هەر هەمومان بڕیار نەدەین لەوەی کە سیاسەتێکی بازرگانی هەیە لە دەرەوەی هەموو ئەمانە کە ڕوەدەن بۆ ساختکردنەوەی دەرمان بۆ ئەو قسەیە ناکرێت لێرە نازان بۆچی بە تەواوی دانی پیانانن سپاسانەکەمەوە پرسیاری ژیگانەکەم فەرموو براگیان پێشەکی بە ناوی خۆی گەورە سوپاسی کاگڕەنجەکەم بەڕاستی ئەمە وەکو کورت هەمومان قەرزاری کاگڕەنجین بەڕاستی من پرسیارەکەم بۆ ئەم برادەرێکە لە دەستەی ژینگەیە مەڕاستی وەکو کاسبکارێک هاتووم و چەند کەسێکیش لە بنەماڵەکەما تووشی نەخۆشی ژێرپەنجە بوون کە کەسی نزیکم باوکمە خواشی فای بایا بەڕاستی پرسیارەکەم ئەوەیە ئەم لە دایرەکەی خۆیان پلاستیکی مەمنوع کردو و ئێمەی داوەتە دەست قەدەر ئەمە یەکەمە پرسیاری دووەمیشم ئەوەیە ڕاستیەکەی من دەکیان پێ ئێستا تۆزیعات دەکەم لە شاری سلێمانیە با بڵێ من کەیەکم کڕیوە لە هاتووە بە سفری ڕقمی کاتی پێوەیە من گازم تێکرۆ دوو کۆڵەکات ئەو ڕستمی گرۆ من غەراباکە ئەخە تۆ یعنی هەر بە سفری کیاکە و کڕیوە بە سفری ڕقمی کاتی بە ڕقم کاتێکە غەرامەکراوە یکاکە تۆ مەگە بیوەستێن چی تێکم تۆ ئەبێ گازەکە بۆ من چاکەی ئەمجا من غەرامە بکەی کە بەڕاستی و ئەوە ڕێگەیەک ینی ئێوە کە بەرنامەیەکەکەن کە قسەیەکەکەن لە ینی ئەبێ کە ڕێگەیەک لە من کە ڕێگەی بۆ بکەیتەوە خۆ ناکەن لێرە ئا بگریت و لێوانان نابێ شتیکە بکە من چیای سفرم هەیە لەو دەستەی ژینگە وازان 150,000 غەرامە کراوە چون بۆ ئێڵم کاکە من گازم تەگوێت لەو بانزەخانە گازەکەی خراپە ئەڵێ وەڵی ئێمە مشکلەیە من ئێوە غەرامەکەی خۆ بدە و نەیدەی حیز دەستارەکەت ئەمە یەک دومیشان ئێمە مۆزوعەکە ڕاستی کێشەکات پلاستیک نییە من داوا لە خەڵکەکەم بەڕاستی ئەو شتانی کە لە بازارە هەیە قەنعات کە سەتڵ هەیە سێجا چواردا کابرا ماسی تیا کردەوە بردوێتەوە هەرە سەڵێ بەکار هاتوێتەوە جاوە کاک لەشکرەڵێ لە ئێران موادی پزیشکیە توێننەوە کرێ بە سەتڵ و کورد لێرە ماستی تیا ئەفرۆشە بە شەرتێ وتویانە لە حدود دەڵێن بۆ ئینجانەیە بن ئێستا بووە ئێمە هەموو گوڵمان بگرتایەکە ئەزانی چی کاگڕەنجەک شتە پێوەنەسا مش کاسبکارێکم بۆ منە 15 ساڵ ئەزبوونم هەیە لەم بازارانی سلێمانیدا بەڕاستی یعنی من داوا لە خەڵکەکەم یعنی خەڵک بۆ شتی هەرزان نەگەڕێ خەڵک بۆ شتی کوالیتی بگەڕێ ڕاستە کاگ لەشکر ئێستا من معاملەکانی سلێمانی هەیەنە کوالیتیان باشە بەڵام ئەوانەی کە بە هەرزانی ژەکەن لە بازارە دڵنیا بن لەسەر کوالیتی سعرە یعنی لەسەر کوالیتی شەڕەکەن یعنی خەڵکی داوا لە خەڵکەکەم خەڵک ئەوە ڕۆشن بیر بێ بیل لەوە نەکاتەوە 250
شتێک کرێت 250 هەرزانتر بێت بی لەوە بکات و شتێک بکرێت کە کوالیتی باش بێت قوربانت. سوپاسی بەرنامەکە دەکەم. بژیت سەرسەرم بژیت. سەردا دەستخۆشی لە یەکەم کاگڕنج ئێمە وەکو مجموعەیە تەلەبەی ڕاگەاندن کە ئەمڕۆ لێرەین خۆزگە لێرە خاوەن کارگەیەکی ڕیسایکلینیش ئامادە ئەبوو بۆ ئەوی باسی ئەوە بکە کە چۆن بۆ نمونە ئێوە ئەڵێن ڕیسایکلین یعنی باشە کە بکرێ بۆ ئەم پلاستیکانە کە باسی ئەوەی بکردا کە چۆن ڕیسایکلین ئەکرێ بزانام ئەو بە ڕێزەوتی مادەکان هەمووی بەیەکەوە تێکەڵ ئەکرێت لە کۆمەڵێک کارگەیە یان تا چەندێک دەستەی ژینگە توانیویانە ئەوە بە من بڵێن بۆ نمونە شتێک بخەنە بەردەستی من کە ئەم مادانە جیا بکەمەوە لە یەک بۆ نمونە پلاستیک مادەی نایلۆن بەیەکەوە هەمووی فڕێنەیەم و شتێک هەبێت چۆن بۆ نمونە هەموو بەیانیەک سیاری خۆڵیت خۆڵەکان هەمووی کۆ ئەکاتەوە لە جیاتی ئەوە مادە پلاستیکەکان جیا بکرێنەوە وەکو چۆن سیارەی خۆڵ هەیە ئەوە سیارەی مادە پلاستیکیەکانی شەبێ بیباتە کارگەکان وەکو ئەبینین زۆر ئێستایانی خەڵک هەیە بە ماتۆر خۆی مادە پلاستیکیەکان کۆ ئەکاتەوە ئەیبا لەسەر شانی خۆی بژێوی ژیانی بەوەیە کە بیبا بۆ کارگەکان تاوەکو ڕیسایکلین بکرێنەوە دووبارە دەستەی ژینگە ئەتوانێت ئەم شتە حازر بکانی ئەمە بخاتە ڕوو بۆ هاوڵاتیان وەڵا بەڵێ وەکو پێشکەشکارێکی ئایندەی کوردستان پرسیارەکانت زۆر جوان بوو بە تایبەتی دەستەی ژینگە فعلەن ئەبێ ئەوە فەرز بکرایە لە شەریکەکانی پاکردنەوە کە پلاستیک بەجیا و مادە ئۆرگانی و نائۆرگانیکان بەجیا کارگەی ڕیسایکلین خوشکی من پێنج زانێتی بوو لە سلێمانە چواریان داخرا لەبەر گرانی کارەبا کە کاگڕان سوودی علاقەی بە حکوومەتەوە چییە دانێکیشان لە بینی داخستن و ئیشکردنایە بۆ معلوماتە ئێساویش هەر ئەم لایلۆنانە کۆکاتەوە من بەو لۆجیکەی تۆ نەموت علاقەی بە حکوومەتەوە من بەس بۆ مەسەلەی ئاوەکەتانوتەموتم من حەقم چییە حکوومەت نایکا حکوومەت جاری وایە مەسەڵەن زۆر شتی تریش ناکە ئەمە دلیلی ئەوە نییە مەسەڵەن حکوومەتی یعنی هزاران کەس هەیە دنیای زەرمەندا معقولە مبڕیر بێنێتەوە شتی خراپ بکە لە بەری بڵێ حکوومەت لێرە ئیش ناگەکەی ئەوە لۆجیکی منە من بەهانە بۆ هیچ کەسێک نە بەهانە بۆ تۆێنمەوە نە بۆ حکوومەتیانمەوە ئیشی من هیچ کامیان ڕحمەتی دەوێت قسەکەی تۆ ئەمەش واڵێ منم تۆڵی زەلام هەیە برادری خۆمە لەم سلێمانیا چووە لە سنە معمەلی دۆی داناوە بۆ لە سنە دایناوە سعات هەشتی بەیانی بەرهەمی دەرەچێت 5 ئێوار لە مەتقە ساعەکە دایەگرێ ئەمە بۆچی چووە لەوێ دایناوە ئەخە تۆ ئەبێ پرسیاری ئەمە بکەی کاکەژ بۆچی چووە لەوێ حکوومەت زۆر پاڵپشتی ئەکا ئەم کارگەیە موادەکەی ئەمەی کە لە دەرەوە بە $1200 ئەو یاتێ بە $800 بەس بۆی هەیە لە ناو خۆی ئێرانە بەرهەمی بێنە ئیشی پێ بکە لەوێ ئەگەر بۆن بەرهەمەکەی پاتن ئەو خۆی دەبەکانی ڕیسایکلەکەی بە سعرێکی باش دێ وەرەگرێتەوە من خۆم شتێکی بەسیتە بۆ باسکەم هێشتا دووبارم بەڕێگاوە نەهاتووە لە ئێران چیم کڕیوە بالێتی پلاستیک خۆ نەخورێنە بەکارێ دایانی تو شتێ خەیتە سەر ئەڵێ ئەوە دەوێت کە بۆ عێراق دروستەکەی ئەو بۆی ناوخۆی ئێران بۆ نمونە ئەوە بەچەند وەڵامی ناوخۆ بە $7 ئەمەی کە بۆ عێراقی نێرین بە $500 بۆ لەبەرەوەی کوالیتی ئەو بالێتە باشترە تحملی سێتەنەکە مادەی ڕیسایکلی کەمترە بە قووەترە بەڕافعە چەند جار بەرزیکەرەوە ناشکێ بەزەمەی کە بۆ ناوخۆی یعنی 4 جار باری بێوەرە مەخزانەکە خراپە بێ دەستخۆش سپاس دەکەم ئاخر ئەوەیە هەموو ئەوانەی ئەو وڵاتە بەڕێوە بن ئەها خەڵک میلەتەکەی تۆ بە کەمەزانێت بۆ ناوخۆی خۆی شتێکی هاتێ شتێک دروستەکە لە مێزی شافێڵ لە میلەتەکەی تۆ کرێت ئاخر کە خەڵک ڕێژە و ڕێنجی کوردایەتەکەی دابەزێ ئەو سەبەبانەیە ئەبوایە ئێوە حرەسیەوە بن کە کەس کورد بە سووک و بەکەم سیر نەکات چونکە ئێمە سووک و کەم نین ئێمە میلەتێکین بە درێژایی تاریخ خەباتمان کردو و شەڕشمان کردو بۆی کارکتەر و ئیرادەمان بەهێز بێ و دروست ببین ئەها لە دەرەوە چۆن سەیری کوردەکرێ ئەڵێ ئەگەرەوەی بۆ عێراق تەبەن لە حدودەکانی کوردەوە مەبەستی کووردە ئەوانە قبول مەکەن ئەگەر وەزیریت ئەگەر بریکاری ئەگەر مدیر عامیت هیچ بەهانەیەک نییە بۆی خراپە قبول بکەن لە هیچ شتەکانی تریشوە کاک ڕەز من بە داواتچوونم کرد قسەژەکەی لەسەر دۆشاوی تەماتە سامپڵم وەرگر کردمە عولبەیترەوە بۆی نەزان کە وڵاتی ئێرانە بەشێکی زۆری ئێرانی بوو بردن لێ پشکنیم بۆ کرد بۆ نەمادی پارێزەر بەنزواتی سۆدیۆم
لە وڵاتی خوانە ڕێن 5 PPM تیاوی واتە لە ملیۆنە کوردە نەکبەتەکە 50 سواری تیا من بڵاوم کردەوە وتم ئەوان ئەوەش سەرەتان دروستەکە لیژنەی تحقیقیان لەسەر دروستکردنیان بۆ ئەوتۆ باڵێ بەدڵنیایەوە موادی پارێزەر کاکڕنج ڕاستە ڕێگە پێدراوە بەڵام بە ڕێنجی ڕێگە پێدراوە جاران موادی پارێزەر بۆنە تۆ لێک خواردن وەردەگرت ئەم بەرنمەیە دیسان ئەڵێم هەموو ئەوانەی ئەم وڵاتە بەڕێوە بن پۆستێکی دیاریکراو نایڵێمی تر خۆتان نەزان لە سەرۆکی هەرێمەوە لە سەرۆکی حکوومەتەوە لە جەگری سەرۆکی حکوومەتەوە لە مدیرە عامەکانەوە هەر کەسێک بەرپرسیارە هاو نیشتیمانیانی بەڕێستکاتان لە یەکەم ڕەحمەتتان لێبێت ئەمە نەیەڵن خەڵک دینارێ لە ئێوە قازانج بکات هەر کەسێک بێت ئەگەر ئەم سەتڵانەی کە میوانەکەمەڵێ لە ئێران و لەم لاولا بۆ ئەمە دەرزی و شتی هینە ئەتوێنرێتەوە هەر بە ڕەنگی دیارە و ئەم پیاوە باسیەوە کاکە هەر بۆ توێژینەوە هێڵاوێتەوە ژێرەکەی ڕەش بووە هەردووکانێک ماستی پێیان ئەگەر بە ڕوبعێکیش بوو نەیکڕندەی چونکە خۆتان نەزانن دکتۆرەکانی ئەم وڵاتە خوێنیان بۆ بۆ ئاو بۆ چاکردنەوە یەک نەخۆش معقول نییە 100 هەزارانمان لێ تووشی سەرەتان بکات و هەموو ڕێکخراوەکانی ژینگە با تیانە ببین بە ئەندام با پشتیان بگرین و ئەو خەڵکانەی کە حقیقەتتان پێڵەن و داوایان لەسەر قەی دەکرێت و یانەوێت دەمکوتیان بکەن و یانەوێت ترس و سڵەمینە بڵاو بکەنەوە و یانەوێت بە پەیجی جۆرا و جۆر ئەو شەخسیەتانەی کورد بشکێنرێکە دوو قسەی خێر بۆ وڵاتاکەن گوێ لەو شتانە مەگرن پاڵەوانەکانی ئەم وڵاتە ئەوانن کە قسەی جدیەکەن ئەوانن کە توێژینەوەکەن. بەڵێ بەڕێزان جارێکتر سلااوتان لەبێ فەرموو برای من. سلااوتان لەبێ من شەرۆک و خوێنکارێکی زانکۆ و بەشی ڕاگەاندن ئەوەی من نامێ هەم چێتەوە قاڵبی پرسیار چکە ئێستا بەرنامە تەلەڤیزیۆنەکانمان وای لێ هاتووە بەس عقدە دروست دەکەین ینی بەڕێستان پرسیار لەوەگەن ئەو پرسیار لەوەگە واکە کەس لە کەس تێ ناگەویتر نە دەرەنجامێ نەشتێ لە دکتۆری بەڕێزەوە دەست پێ یەکەم ئێمە هەموو جارێت ینی کاچینە ناو زانکۆ ئەم هەموو دکتۆرە بینین لەگەڵ ڕێزم بۆ تۆ قاتێکە ڕێگوپێک و بۆین باخێک و ئەڵە من ساحبی ئەو نەتوێژینەوە لە کاتێکا توێژینەوەکانتان لە کتێبخانەکانی کۆلێژ و کتێبخانە گشتیەکانتان فڕێدراون کەس نایخوێنێتەوە باشە مناڵێکی بچووک بێنە و نازانێ پلاستیک خراپە ناڵم توێژینەوەکانتان بێسوودن بەڵام لەو سەری شۆکەیەوە هەزاران دۆلار سەرفەکەن بۆ فەحسێک کە ئەچن بۆ ئیسپانیا ئەتوانن لێەوە بە نیوەی ئەو پارەیەش یارمەتیەک بن کە لە ناو زانکۆیە ینی چارەسەرێ بدۆزنەوە زانکۆکان بناغی فێربوونی گەنجە ینی ئەگەر هاوکار بن لە بۆ نە فێربوونی گەنج بۆ بابەتی ڕیسایکلینگ هەم ئێمە فێرە بین و ئیتر پلاستیکیش ینی ئەگەر بە ڕێژەیەکی کەمیش بێ زەرەرەکەی کەمە بێتەوە ئەو پیاوە ڕێزەش کە خاوەنی کارگەیە ئەگەر فەندینگێ بکە ینی هەر یارمەتیەک بە لەم بوارەیە هەر لە لایانی دەرونیەوە مرتاحە بیت هەم دووبارە سوودێکی شەگەیەنی ئەم کاک لەشکریشی تر پێیزناکە هەم ڕۆژێ لە دادگاکەم بکەوە بۆ بابەتە و کاک ڕەنج کە ئێستا بۆ نەتۆ بۆ پیاوت کە تەلەڤیزۆنی تۆ کراوەیە ئەگەر هەموو ڕۆژێکی شتانی پامێک بیت ئەمە وەکو خوێنکاری ڕاگەاندن من لەلایەن خۆمەوەڵم یارمەتیتانین ڕێکلامێکتان بۆ دروستەکەن ڕێکلامی مادینە ڕێکلامی معنەوی بۆ ینی فێربوون بۆ فێربوونین ببین بە ئەندامیان خۆتەزانی مەسەڵەن کولتوری کاری خۆبەخشی لە دنیای مۆدێرنا زۆر زۆرە ئەتوانین مەسەڵەن ڕێکخراوەکانی ژینگە هەمووی گەنجی هاوتەمەنی ئێوەیە ئەتوانن ببن بە ئەندامیان ئەتوانن بەڵێ بەڵێ ئەتوانین مەسەڵەن هەمومان جگە لە ئیشەکەی خۆمان لە جانبێکی تریشەوە بە قسەیەکی خێریش بێ خەبات بکەین تۆرە پیاسەیەکی ناو زانکۆیە بکە ینی لە 10 کیلۆمەترە سەڵێکی خۆڵ نبینی نەک 500 خۆڵکە هەریەکە و ڕەنگە بێت و هەریەکە و بۆ بابەتێ بێت 100 خۆڵ نبینی گەنجەکەوای لێ ئەو پارچە پلاستیکی بەدەستێتی تااقەتی نامێنە بەدەستەوە بیگرە فڕات و دووبارە شێبێتەوە بۆ ناو خاکەکە و خاکەکەمان دەستخۆش ئەگەر یارمەتی دەربن لەو بابەتەیە ئەوەش نامێنێ و ئەگەر ڕێکلامێکی معنەویش دروستکەن لە شاشەکەی تۆ پەخش بکرێ هەم هۆشیاریەکی زیاتریش هەیە بە میلەتەکەمان زۆر سپاس دەکەم وابزانم زۆرێک لە وەزارەتەکانە بێ فەندی تایبەتی خۆیان هەبێ بۆ ڕیکلام و بۆ ئەوە وەکو ڕووداویش ئەو بەرنامانە زۆر کاریگەرترە لە سپۆتات فەرموو سڵتان لێبێت و بەیانیتان باش دەستخۆشی لە بەڕێستانەکەم و بە درێژایی بەرنمەکان کە چەندین بابەت و کەیسان جوڵاندووە
منیش وەکو خوێندکارێکی زانکۆی بەشی ڕاگەاندن دەمەوێت قسەکانم لە کورتکەمەوە لەلایەنێک کە زۆر وەختان نەگرم. ئەویش ئێستا یەکلایی بووەتەوە کە پلاستیک کێشە بۆ هاوڵاتی دروست دەکات و زیانی هەیە. ئێستا بە کورتەکەی دەتوانین بڵین ساحەکە کەوتوتە تۆپی با بڵین تۆپەکە کەوتوتە ساحەی حکوومەتەوە کە چارەسەری بکات و ڕێکار و یاسایی بە شێوازی یاسا لەگەڵ ئەم کەیسەیە بڕوات. ئەتوانم بڵێم گەر بچینە بابەتی کوردایەتیەوە سەدام چی پێ نەکردین؟ کیمیایی کردین و ئەنفالیشی کردین لە ماوەیەکی کورت. بەڵام ئێستا خۆمان دەسەڵاتمانەیە لە ناوچە و خاکی خۆمانە ناین کە خۆمان بپارێزین بەڵکو تەنها بۆ بەرژەوەندێکی دیاریکرا و دین چی یەکەین بەس بۆ بەرژەوەندێکی دیاریکرا و ناین ڕێکاری یاسایی ڕێکار بەرامبەر هەم بۆ سوودی خاوەن کارەکان هەم بۆ سوودی هاوڵاتی و هەم بۆ حکوومەتیش. لە ئێستا هەمومان هاوڕاین لەسەر کێشەکە لە حکوومەتە، بەڵام حکوومەت نایە بەدەم ئەم کێشە گەورەیەوە وەکو دەستەی ژینگەش ئەڵێ خۆمان ئاوی پلاستیک بەکار نایەنین، بەڵام بۆ هاوڵاتی نازانم چیان کردووە. قوربانت دەست خۆش سپاس بۆ قسە جوانەکانت. ڕێبن گیان بێ بەم پیاوە. سڵاوتان لێبێت. پێشەکی کاگڕان دەستخۆشی بەرنامەکە و لیەکەم بەجددی بەرنمەیەکی زۆر کاریگەرە بە تایبەتی لە ناو میدیای کوردیا و بە خێراتنی میوانە بەڕێزەکانی شتەکەم هەر لە ئەم پیاوە بەڕێزە و هەتا ئەو کاکەی خاوەن کارگەیە و دەستەی ژینگە و پزیشک و مامۆسای زانکۆ و والحاصل من لەسەر بابەتی شێرپەنجە زیادە قساکەم هەم پرسیاریشمێ هەمیش وەک گلەییەک پاش ئێمە لە دوایە باسی بابەتی شێرپەنجە ئاکەین. بۆچی هیچ دکتۆرێک لێرە نییە ئەو ئامارێکمان پێ بدات کە ڕۆژانە چەند کەس لە نەخۆشخانەی هیوا هەفتەی پێشوو لەوانەیە بەڕێزت ڕێکەوتت نەکرد بێ تەواوی ئامارەکانی لە 2014ەوە خوێنمەوە هەتاوەکو ئێستا لە پارەوە تاوەکو ئێستا 3000 لە 3 ساڵدا 3000 شتێک کەس زیادی کردووە و ئەگەر کولتوری بەردەوام 6 مانگ خۆپشکنین هەبێ ئەم ژمارەیە ڕێژەکەی زیاتریشە لە 3000. بێگومان ئێستا من وەک خۆم چەندین کە سوکاری ئازیز و نزیکی خۆم لە بنەماڵەکەمە باوبوونی نەخۆشی شێرپەنجەوە ڕۆشتون. خۆشیفایان زۆر سپاس. هەتاکو ئێستاش نەخۆشی شێرپەنجەمان هەیە. باشە لانی پەیوەندیدار دەستەی ژینگە حکوومەت یعنی ڕوحیان خەڵکیان لێ زیادە بۆ کارێک ناکەن یاخود بازرگانەکان کارێک بکەن لانی کەمەوە ئەم نەخۆشی کەم بێتەوە. ئێستا بوون منێت لە دوای مەسلەکەمان ئێستا پلاستیکە هەمومان ئەزانین بە گەورە بچووک مناڵ پیر خوێنەوار و نەخوێنەوارەوە هەمووی ئەزانێت کە پلاستیک چەند زیان بەخشە هەتا ئەوانەشی کە بازرگانی پێواکەن ئەوانەشی کایگەنن یعنی ویژدانیان ئاسوودەیە ئەم مادە زیان بەخشە ئەم مادە ژەهراوی ئەهێنە ئەم وڵاتەوە و دەرخواردی ئەم خەڵکیەدەن ئەچێتە سنگی ئەم خەڵکەوە چوزانم لە پێدەویستەکان بەپێی مواسەفات بێنن وانە چونکە پلاستیک قەدەغە ناکرێت زیاترکەن بەڵام کوالیتەکەی باشتر بێت یعنی ئەم خەڵکەمی ژار خوارد سەماوەی پێشوو نازانم کاگاواتی قایمقامی سلەیمانی بۆچی لەم هەوڵەی پاشگەز بۆ ویستی لە هەموو نانەوەخانەکان تەنیا زەرفی کاغەز بەکار بێت چونکە بەڵێ 2 مانگ بڕی کرد یعنی ئەبێ لانی کەم ئێستا جاران دایکمان ئاوا تورەکەیەکی هەبوو ئەبێ ئەو تورەکانە چۆن ئێستا ئەوروپیەکان بۆی گەڕاونەتەوە دروستی بکەینەوە بۆ نان بۆ هەموو شتێ تورەکەی خام و بێجگەلەوە بەڕاستی ئەبێ زەرفی نایلۆن تاکسێکی زۆری بچێتە سەر و بکرێ بە پارە و ئەبێ سفرەی کاغەزین یا لە جۆری پلاستیکی یەکجار ڕیسایکلین کراوی تەندروست ئەگەر زۆر قەرارە هەر بێت و بەبێ سفرە ناژین با ئەو جۆرە بێت وەنیە؟ ئێستا وەنم نامارێک هەیە لەسەر نەخۆشی شێرپەنجە بە تایبەت وڵاتانی عەرەبی و ڕۆژڵاتی ناوەڕاستەگرێتەوە لە 3 کەس کە سەردانی وڵاتێکی وەکو هیندستانەکەن بە مەبەستی چارەسەرکردنی نەخۆشی شێرپەنجە یەکیان خەڵکی کوردستانە. دەست خۆشگانی سپاس بۆ جەنابەت فەرموو مایکەکەی ئەوێ بەکێە؟ باشە دوای ئەو جەنابەت زۆر سپاس کاک ڕەنج من دەستخۆشی بەرنامەکەت لێکم وەک خوێندکارێکی زانکۆ چەند پێشنیارێکم هەم بۆ خاوەنکارەکان و هەم بۆ خەڵکیش بەگشتی پێشە مشتێک یعنی وەکو خاوەنکارەکان چەند شتێکی گرنگ هەیە کە ئەوان نەتوانن لە کارەکانیانە بیکەن کە ئەبێتە ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیانی کە بە کاریگەری پلاستیک بڵاو بنەوە یعنی بۆ نمونە چەنەها جۆری تری پاکێزکردن هەیە بۆ ئەو یەکێک لەوانە چۆن هەڵی
وەکو تەنەکە یعنی وەکو بڵی ساردیەکان وایە ئەوە زیانی زۆر کەمترە وەکو پلاستیکەکە نییە. ئەمە بۆ بابەتی چۆنەڵی ئاو خواردنەوە بۆ چۆنەڵی خەڵکیش بەگشتی پێشنیاری من ئەوەیە کە خۆیان پارێزگاری لە خۆیان بکەن. یعنی بۆ نمونە بڵێکی شوشە بکڕنیان بڵێکی ئەلەمنیۆم هەر ئەوە بەکاربێن خۆیان لە ماڵەوە ئاوی تێکەن و پڕیکەنەوە بەردەوام ئەوە بەکاربێنن نەک یعنی هەجارێک بڵێکی پلاسی بکڕن و زوو بەکاری بێن. زۆر سپاس فەرموو برای من دوای دوای ئەمە هەمووتان قسە بکەن و چونکە من تا ماوەیەکی دیاری کرا و ستۆدیۆکەم بەرنامەی تری تێدا فەرموو. سەرەتا زۆر سپاس بۆ جەنابە کاگڕەنج. من وەکو قوتابێکی بەشی ڕاگەیاندن پێشنیارمەیە بۆ حکوومەت یاریێمی کوردستان هەم بۆ خاوەن کارگەکان هەم بۆ ئەوەی کە لێپرسراوە لە ژینگەیە وڵاتە. هەروەکو ئاماژەمان پێدا وڵاتی ئێمە لە ڕووی ڕیسایکلینە وڵاتێکی هەژارین. بە نمونە ئەگەر سێرێکی ناوچەی تانجەرۆ بکەین خەریکە سلێمانیە خنکێنێت. بۆیە من پێشنیارەکەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ساڵانە لە بروی باج و زەڕیبەل لە خاوەن کارگەکان کۆ بکاتەوە دەتوانێت ڕێیان بۆ بڕەخسێنێت کە پرۆژەی ڕیسایکلین دابمەزرێنن لە کوردستانە. و ئەگەر بێت و حکومەت ئەم پێشنیاری نەبووە تاکو ئێستا قەیچەکە با خاوەن کارگەکان لێپرسراوی ژینگان پێشنیارە بدەنە حکومەت. چونکە دوجار ئێوەش لەم وڵاتەیە ئەژین و ئەو ڤایرۆسی بڵاو بێتەوە لەم وڵاتەیە هەر بۆ منێکی هاوڵاتی نییە بۆ ئەوەی بازرگانیشە بۆ ئێوەی خاوەن کارگەشە بۆ هەمومانان ڤایرۆسە. و ئومێدەوارم سەرنجی ئەم بابەتە بدەن و وەیشەڵڵا ژینگەی وڵاتەکەمان هەمیشە پارێزراوە بێت. قوربانت کاک محەممەد بە خێراتی سەرچاوەکانم. لە کۆتاییدا یەکی خولەکێک فەرمایشتەکانتان لە ژینگەوە باشە؟ باشە فەرمێ. زۆر سپاس بە پرسیارەکان کارنز ئێمە پرۆژەیەکمان هەبوو بۆ کۆتایی هێنان بە کیسی پلاستیک علاگە خۆم ئەندامی لیژنەکە بم پرۆژەکەشم پێ ئێستا بڕیار بوو ئێمە 2025 کۆتایی بم بابەتە بێنین نەک لە نانەواخانەکان بەڵکو لە مۆڵ و لە مارکێت و لە دوکانەکانیشا کۆتایی پێبێنین و خۆم سەردانی وەزارەتی پیشسازی بازرگانیشم کرد پێرار بۆ ئێستا پرۆژەکەشم پێ کە ئێمە سوودمان تەنانەت لە ئەزمموی بەنگلادیش وەرگرتووە کە بەنگلادیش لە ساڵی 2002ەوە علاگەی مەمنوع کردووە لە وڵاتەکەی بەکار نانێ. لەبەر هۆکاری ئابووری لە بەنگلادیش مەمنوع کراوە بڵێ کەچی لێرە نەمانتوانیەوە بەنگلادیشەکانی کە لێرە ئیشەکەم پێ کە ئێمە پرۆژەکەم پێ کە ماویستمان بۆ 2025 نەک لە نانەواخانەکان لە مۆڵ و مارکێت و دوکانەکانیشە کۆتایی پێبێنین بەڵام بەهۆی ئەوە خۆشم سەردانی وزارەتی بازرگانی پیشازیم کرد چونکە ئەندامی پرۆژەکە بووم لەگەڵ پرۆژەکە بوو بۆ سەرینەگەر گوتیان ئێمە ئەگەر ئەو مەوادانی کە بۆ علاگەی هەنی لە وڵاتان بای $1 ملیۆن یەکسەر $1 ملیۆن زەرەکەین ئەبێ هەنگاو بە هەنگاو ئەم هەنگاوە بنین ئەو پارەی کە هین بە دەرزی و دەرمانی سەرەتان بای چەند ڕەهەندە بازرگانەکەیەتی دەستی ژینگارە توانێت عقلەکارا و گەورەی ئەمە کێ ئادەم سمسەی کورد ئەمە کێ ئەم ڕیکاردۆی کورد ئەمە عقلەتی حکومڕانی هەرێمی کوردستان ئەبێ ژینگە بکاتە ئەولویەت و کاتە ئەولوێت ئەی پێت نەوێت مەسەلەن کاکی من خەمی ملیۆنێکی گومرگتە لەولاوە بێ $100 ملیۆن بی بە دەرزی و دەرمانی سەرەتان زیانەکەی دوو بەرابەرە پێت نەوتنەوانە هەموو ئەوشتانەمان لە پرۆژەکە هەیە پرۆژەکەم پێ ئەزانی لە ئەڵمانیا لە باشترین سنتەرەکانی مەلەکردن و وەرزش زەڕیبیان لێ وەرناگرن حکوومەتەڵێ با لێرەوە خەڵکەکە سەحی بە باشتر لەوەی لەوێ بۆی زۆر بۆ وەزارەتی سەحە دابین کارن ئێستامە لە هەرێمی کوردستان کێشەی علاگەی مەسەن علاگە بۆ نمونە لە ساڵێکە 10,171 تەن 10,171 تەن علاگە بەرهەم دێ لە هەرێمی کوردستان کە ئەچتە ناو ژینگەی کوردستانەوە بەس تا ساڵی 2017 کۆتایی 2017 کە ئەمارم لایە 455 ملیۆن و 650,000 دەبەی پلاستیک بۆ شەربەت و بۆ خواردنەوە غازیەکان و ئاو تێکەڵاوی ژینگەی هەرێمی کوردستان بووە ینی ئێستا گەیشتۆتە ملیار جا لەبەرەوە ئەمە بە دیوێکدا کە ڕستەی خاوە ئەتوانین ئەگەر کارگەی ڕسایکلین دابنین و جارێکی تر بەو پێوەرە زانستی و فیزیایی و کیمیایانی کە مامۆستایان بەڕێز باسییان کرد ئەمە زارشکە ئەتوانین بەرهەمی بێنینەوە وەکو هەلیکاریشوە بیفرۆشینەوە ینی بۆ نمونە ئێمە کاتی خۆی لەگەڵ وزارەتی شارەوانیش ئەو مناقەشەمان کرد گوتمان ئێمە ئێستا کێشەیەکی گەورەی خصوصبڵ و خاشاکمانەیە لە هەرێمی کوردستان لەوانە پلاستیک ئەوان وەڵامیان وا بوتن ئێمە ماستەر پلانی ئێمە بۆ هەموو ناحیەکان قەزاکان بتابێتە ناحیانی قەرەباڵغن قەزاکان و ناوەندی پارێزەکان تەواویش بوو کە کارگەری سایکلین دابدرێ بۆ پێوەرە زانستیانەی کە هەیە بەڵام لە دوای 2014ەوە تۆ دەست بۆ هەر پرۆژەیەکە بێ بەهۆی قەیرانی دارایی و کێشەی موچە و نەبوونی نەختینە
ئەم پرۆژانە هیچی ئیشی لەسەر مامۆستای خۆشەویست ئەی باسی دایبیت کردوتە بڵێ ئێستا ئێمە بەپێی بەڵێ کاگرن دەست خۆش بێ ئێستا بەپێی ئەو ئاماری دەستیەوە معلوماتی زۆر دەست ئێمە هەم پرۆژەکانیشم پێ تو سەیری کە مەسەرن ئێستا ئێمە بەپێی ئەو داتا ڕسمیانی ئێمە لامانە لە هەرێمی کوردستان ڕۆژانە 7,000 تەن زبل و خاشاکێ لە هەرێمی کوردستان ڕۆژانە کە 7,000 زبل و خاشاکێ لە هەرێمی کوردستان بڵێ لە 131 تەن خۆڵ و خاشاکێ منیش بە دەبەکەیەوە گرتوم لە ڕۆژانە تەوان ڕۆژانە 7,000 تەن زبل و خاشاکێ لە 131.54 خۆراکە هەرێمی کوردستان خەڵکی کوردستان ئێمە هەمومان یەکێکین لەو میلەتانەی زۆرترین خۆراک بە فڕۆ دەین نەزانی مەلایەن تەن خۆراک فڕین بەس بۆ سناپ بڵێ یەکەم بابەتی زبل و خاشاک لە هەرێمی کوردستان خۆراکە لە 131.54 دووەمیان پلاستیکە لە 122.67 سێمیان کارتۆنە لە 109 بەڵام خۆشبەختانە ئێستا کارتۆن ئەفرۆشرێتەوە باشە ڕسایکلی نەکرێ چوارەمیان دایبیە حەفازەیە طبعاً ئێستا حەفازە دایبی بەرنامەیەکی تایبەتیەوێ ئەوەنە مەترسیدارە بۆ ژینگە بۆ سەرچاوەکانی ئاو بۆ خاک بۆ هەوا ڕاستی ئێستا بۆ مناڵەکە خۆی بۆ مناڵەکەش لە ڕووی تەندروستیەوە پێم وایە زۆر دکتۆرەکان ئەو دایبیانە خۆتەزانی موادی نایلۆنی تیا ئەوە هیچ بەحسێک هەیە لەسەری وڵی کاگڕەنج من هەرۆکو نمونە سامپڵێکم بر فەحسم کرد خۆی هەم دایبی و هەم سانتیش ئەبێت 14 جار ئەوەنەی خۆی شلەمەنی هەڵگرێتەوە هەل لە ڕووی فیزیایەکە جارە هیچی دەرناچێت هەل لە ڕووی فیزیایەوە لە ڕووی پێگاتەشەوە ئەوەی کە فەحست کرد دایبی و سانتی لە کوردستان وەزعیان چۆن من هەردوو سامپڵ هەرۆکو هین نمونە برو ناڵم لە ڕووی فیزیایەکەەوە دەرناچێت ئەبێت 14 جار لە خۆی زیاتر شلەمەنی هەڵگریان بۆ دوو لە ڕووی بینەران و بەڕێستان میز هەڵگرێت بێجگەلەوە لە ڕووی پێگاتەکەشیەوە بڕێکی زۆر نایلۆنی تیانی ئەو دایبیە هۆکارە بۆ سووتانە و پێستی مناڵەکە کەم ئەو پسپۆڕی من نییە بەدڵنایەوە لە ئاسیستاندار نەبوو کە تووشی حساسێتێکە ئەیکارزان ئەوە سەیریکە ئەمانە بەڕاستی من طبعاً حدم نییە من خوێنکاری ئێوەمانانم بەڵام لە قسمەکەتان هەقا خوێنکارەکانتان لەسەر ئەمانە یعنی بەحسی تەخەڕجەکان یا بەحسی نامی ماستەر و دکتۆراکان لەسەر ئەم شتە حیاتیە بێ دکتۆری وەوە یعنی ئەگەر بتانەوێت زانکۆ ببەستنەوە زانکۆ بەشێکی ئۆرگانی بێ لە جەستەی کۆمەڵگا ئەبێ بەڕاستی لەسەر ئەمانە ئیش بکرێ بەسە شتی تیۆری و شتێک پەیوەستی ئێمە نیە وەنیە وەڵامی پرسیارەکە دەبەسمەوە لەگەڵ لەو مێزە هەندێک پرسیاری باش کرا بەڕێزان ئێمە لە کوردستانە دیسانەیڵێمەوە کۆمەڵک توێژینەوەی باش دەکرێت ئەزانی بەڕێز هەر کەسە ویشێکی خۆی هەیە من کابراایەکی توێژەرم ئەو کاسبە ئەو ڕاگەاندنکارە ئەم هەر کەسێکیش هەیە کاتێک من توێژینەوە دەکەم ئێستا نمونەیەکی واقعی خۆمە بۆ باسەکەم چەند سەیریکەم ئێستا من توێژینەوەیەک دەکەم نەتیجەیەکی سیر دێتە بەردەسم دێم بزانم کێ لایەنی پەیوەندیدارە لە ساڵی 2010 من لەگەڵ مشریفەکەم خوێنکاری ماستەر بووم هاتم توێژینەوەم لەسەر کۆمەڵێک مەشارعی ئاو کرد کاتێکم ئاوە دێتە ناوە مەشروع بە مەبەستی پاککردنەوە فلتەرکردن وتمان بزانین ئاوی پێش مەشروعەکە کوالیتی چۆنە لەگەڵ ئاوی دوای مەشروعەکە لە نەتیجە بۆمان دەرکەوت سێرەکەین ئاوی پێش مەشروعەکە پاکترە تا ئاوی دوای مەشروعەکە باشە چی بکەین لەگەڵ مشریفەکەمان ڕۆژ نێسە گوێی لێمە لە ئەمریکایە ڕۆشتین بڵێ ئەمە یەکێک لە مەشروعەکانی ئەم کوردستانە پیشمان لەسەر 16 مەشروع کرد ڕۆشتین لەگەڵ لایانی پەیوەندیدار وتم بەڕێز تۆ چاکی مەکە با خراپ نەبێ خەریکی چیتەوە تۆ ئەم مادە ژەهرە لە پێش ئەوەی ئاوەکە داخلی مەشروعەکەت بێ تیایان نییە لە ناو مەشروعەکە دروست دەبێ کە لیژنەیەک هاتن سیرمان کرد سێرێکمان هەمووی ئەو بۆری و ئەو پیازانە داڕزاون بۆیەی تێدایە ژەنگی تێدایە کۆمەڵێک مەشاکلی تێدایە بەڕێی تۆ من وەکو توێژەر شۆفڵێک بێنم لای بم ئەم یەک دقە ئەم توێژینەوەی منە پێویستە لانی پەیوەنددار بیکاتە ڕێنمایی ببێتە یاسا دێخۆ ئەوەیشی من نییە بەڕێزگیان لەبەر ئەوە زۆر گرنگە ئەم شتانە ئەم ڕەچاو بکرێ هەر کۆمنت ڕەنجیان ئەو زۆر باسی ڕیسایکلیان کرد با هەر بە دو کۆمنتیش من کۆتایی پێبێنم ئێستا لێرە نا باسی حکوومەتی هەرم ناکەم لە حکوومەتی عێراقی هەوڵێکی جدی هەیە بۆ دامەزانی کارگەی ڕسایکل هەم لە کەرتی تایبەت هەم لە حکوومەتە لە حلە لە بەغا لە جنوب باسی خوارەوەکەم هەمە نەکوانە خواسە بە
کەم تەرخەمی ئەمانی بزانم یا ئەمان من باسی ئەوەیەکم کە ئیشی لەسەرەکەن ئێستا لێرەوە مادەی ڕیسایکل ئەڕوا بۆ جنوب ینی ئەمانی کە بۆ ئەنجام وەکو کارگەکان ئەم بەڕێزە باسی کرد ئێمە تەحەداکەم ڕۆژی نیشی لە خرامیشمانی تالف تەنها ئەمێک کە ئەکرێ ئەمانش هەمویان متفقن لەسەری هۆشداری زیاتری خەڵکە کە جەنابەت لە پێش بەردەمەکەی ئاماژە پێ کرد خەڵک هۆشیار بکە کە کابرا ئەم ئاوەی خواردەوە جامەکە نەکاتەوە فڕیە خۆی ئەمە ئەساسە ئێستا بۆ نمونە باسی خۆڵی کرد ئەو خوشکە بەڕێزە ڕاستەکە چی پێویستەکە کاگرنج هەموو ڕۆژی خۆڵ بێ ماڵی من کۆکاتەوە با هەفتەی یەک جار بێ لە هەموو عالەمیشە هەروایە وەڵڵاهی یعنی کابرا ڕۆژانە عەقدێکی هەیە بە ئەو ملیۆن دینار کاکە بیکاتە هەفتەی یەک جار هەم داهاتەکە گەڕێتەوە هەم ڕۆژێک زیاکە بەس بۆ پلاستیک ئەو ماڵی جای نەکردوەوە بۆی نەبات ئێستا ئەمە حەلێت خۆ لە ئەوروپاش هەروە هاتوون مەرحەلە بە مەرحەلە ئێستا بڕۆ خۆ بەڕێزە باسە کرد هەموو ئەڵمانیا بگەڕ قەسەبێکە دەست ناکرد دەست خۆش دکتۆر گیان فەرموو کاگڕەنج من هەموو جارێ ئەڵێ مەڵێم خۆزگە بە خۆزگەی خوا معمەلێکدا ئەمەدرا لەم وڵاتەیە بەڕێک و پێکی وەکو خوشکە باسی کرد پلاستیکەکان بەشگوێری کۆدەکانیان جیا ئەکرانەوە و یەک بەیەکی دڵنیا بووینە لە ساسە ڕیسایکلینیان بەسەرە هاتایەوە لە وڵاتانی پێشکەوتوو هەر پلاستیک بەکارەهێنن بەڵام ئیشی بەحسەکانیان زیاتر لەسەر ئەوەیە کە ئەڵتەرنەتیڤێ بۆ ئەمادە پلاستیکیانە بدۆزنەوە کە ئەویش بریتێ لە خۆراکیەکان ئێستا بۆ منە لە وڵاتێکی وەکو سوید ئێستا لە وڵاتێکی وەکو سوید ئێستا حالیان مەمکەمژەی مناڵ لە سانەوەی ئەعفو لە سا پەنجای بریتە لە خۆراکی بەکارێن واتە کەسێک کارگەیەک لێرە دابنێ بە گەڵای گەنمەشامەکان قاپ دروست بکە ئەتوانێت بەکاری سلێمانی لە هەڵێ ئێستا حالیان لە هەندێک ئەمە هەیە ئەتوانی لە دوای ئەوەی کە خواردنەکەشەوە قاپەکەشی پێوە بخۆی یەک دانە کێشەشی نییە بەڵێ لەبەرەوەی هەمووی مادەی سەورەکەی قاپەکە خۆشتر بێ لە خواردنەکە خواردنشاڵی باشی ئەگە فرەشی بەی زرە لە ژنگە ئێستا کاگران گریسی شاشی خۆی ئەحتیادیە کاگران ئێستا ئەمە سەڵەوەیە ئەوە زەمیە ئەڵێ گریسی شەیەوەشی خۆی بەڵێ هەمانە خۆمان ئێستا هەمانە بەکاری نامان کا بە مەکینە نانە بەعکسە غیزایی ئێستا ئەمە وەکو دکتۆر باسی کرد ئەم سەڵانە لە گەڵای گەنمەشامی و لە پێکاتی گەنمەشامی دروستەکرێ هەم بۆ ژینگە خراپ نییە ئێستا ئەوەی دەستە لە گەنمەشامی دروستکراوە ئەوە هەر لە فرەشی بە هەروەکو پەین وایە ئەبێت بە ئۆرگانی و تێکەڵی ژینگار بەزەوە لەوانە نییە کە ئاخورێ وڵی من بۆ خوڕان نازانم باشزانێ بەس ئەڵم لەوانێت تامی گەنمەشامی با بشی خۆین وڵی کاگران خۆی ئەمە باشەکەی چیە چووکە شیر بە قاپیش حەدی وەسەتی نییە وڵی سەڵیش حەدی وەسەتی نییە یا ئەو کوژێ یا ئەوە ڕێکوپێ کە توانی بشی خۆی کاگران خۆی بەرهەمی شیرەمەنی چی کێشەیەکیە لە کارگەکانە کە بەستەرەی بۆ کرێت پلەی گەرمەکەی بەرزەکرێتەوە بۆ نزیکی هەفتە دوایەوە زۆر جار لە کارەکان بە گەرمی شیرەکە کرێتە ناو سەڵەکەوە ئەگەر ئەمە بێت و ڕێژەی توخمە قورسەکان کانزا قورسەکانی زۆر بێت و پلاستیکەی کوالیتی نەبێ ڕیسایکل بێ ئەو پلەگەرمیە یەکسەر واکە کە بەشە لە پێکاتی پلاستیکە شی بێتەوە تێکەڵی ماڵسەکە بێ با دوا فەرمایشتە ئەوە بێ نەسیحەتمانەکەی لەو فافۆنەیە ماز بکڕن نەخێر ئەو کاتە بیرم چوو توێژنیۆ کراوە لە هەرێمی کوردستان لەسەر جۆری کوالیتی سەڵی ماست لە هەموو جۆرەکانی یەکەم جۆر ئەمە بەپێی توێژینەوەکە کۆمەڵە ماوسای زانکۆ کردیانمە توێژینەوەکەم لایە ئەڵێ ئەم ماسانەی کە لە فافۆنایە ڕێژەی گەشەکردنی بەکتریا و کەڕۆکان لەسەری زۆر زیاترە ئەوان باسی فۆنێکەکەن کە کوالیتەکەی باشێ بەڵام ئەمە کە بە نرخێکی کەم ئەکرن بەدڵنیایەوە ئەمە زۆر جار ئەمیش شیە بێتەوە بە گەرمیە کە ئەلمنیۆم یان فافۆن تێکەڵی خواردن بێ هۆکارە بۆ نەخۆشی ئەلزایمەر مامۆستاکەواتە جگە لەما شوشە یەکەم شت توێژینەوەکە سەلمانوێتی یەکەم شت بۆ سەلامەتی ماڵ شوشەیە بەڵام ئێمە زاین شوشە نرخی گران و تعاملی ئاسانیە بۆ کارگەکان دوای ئەوەیە بێجگە لەوەش پلاستیکمان هەیە کۆدی ژمارە 5 ئەوە ستانداردی عالەمی و ڕێگە پێدراوە بە مەرجێک کۆدی ژمارە 5 کۆدی پێ ئاخ منەڵم ئەگەر بە مەرجێک پێکاتەکەی ژمارە 5 مەبەستیەوە یعنی 100% خام بێ 100% مادەکەی خام ژمارە 5 بێ تێکەڵاو نەبێ لەگەڵ ئەمە برامانە تۆزانی بەس هین دروستکەی لە ئاوەکە خێری زیاترە بۆ لەمە بەدوا هەر بە ستانداردی زیانیوە زۆری سەیری کە بینەرانی بەڕێز ببوورە مامەسا لەشکر مامەسا لەشکر ئەڵێ لە فافۆن کە ڕوو بەکتریا گەشاکە لەو پلاستیکانە لە مەوادی پزیشکی دروست دەکرێت لە دەرزی و ئەم شتانە بە هیچ جۆرە ئەڵێ نابێ مازلەوە بفرۆشرێ کەواتە چوونە هەر دووکانێ لەمە بەدوا بەهاندان دووکانەکان وا لێ بکەن سەیری کە لە هەموو لایەکەوە با بینەران بیناسنەوە ها بەسەرماناتێنە پڕۆزۆرە پلاستیکی شەیە ڕێگە پێدراوە بۆ ماست کە کۆدی ژمارە 5 بەڵام بە مەرجێک ژمارە 5 بێ باش بەس ئێستا حالیان لەم هەلوو مەرجەیە
زیاتر بەستە ژعە ماکەی وەڵام منەوە لە هەمویان پێ باشتر بەستە ژعە ماکەی دکتۆر دکتۆر کارزان سەیریکە بەوا بیناسەرەوە ها ئاوای لێکی وەکو کاغەزوە ئەوە کاغەزە کیمیاوی نییە وەکۆڵن ماستەکەش تو نکاتەوە ئاوکە ماستەکەش تو نکاتەوە ئاوەکەشی هەڵەمژێ سەرەتان دروست ناکە و جەنابی مامۆستا فەرمووی زیانی نییە بۆ ژینگە و هەروەها وتی ئەمە لە گەڵای گەنمەشامی بەشێکی پێکاتەکەی دروست دەکرێت و قاپیش هەیە ئیشەڵاگاتە کوردستان تێرنانی تیا خۆیت و ئەتوانی دوایش بەڕێکی قاپەکە خۆی بکەی بە پار و قاپەکەش خۆی باشە؟ خوا حافیز بنەرانێژە خوا هەمووتان پارێزە.